ڕۆژ باش من ڕێبینی ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە، هەروەها هەوڵ دەدەین پامنێرامان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەربگرین بۆ گرتنی دوایین زانیاری لەو شار و شارۆچکانە. بۆ ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر تیمێکە لە بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لەگەڵ ڕێکخراوی جیهانی کۆچ و کۆچبەران دروست کراون لە ماوەی ڕابردوودا کاری سەرەکی ئەوان ڕاوێژکردن بۆ یەک خەوت کارکردن بووە لەسەر ئاوارە و پەنابەرەکان، بەڵام ئێستا کارەکان فراوانتر بووە لە نێو خێزانەکانی هەرێمی کوردستانیش ڕاوێژ دەکەن و کار دەکەن بۆ ئەوەی گرفتە کۆمەڵایەتیەکان لە نێو کۆمەڵگادا بە تایبەتی لە بواری توندوتیژیدا کەم بکەنەوە. گفتوگۆ لەسەر کارەکانی و تیمانە دەکەین و هەروەها گفتوگۆ لەسەر توندوتیژیەکان دەکەین، توندوتیژیەکانی خێزانی بە شێوەیەکی گشتی قسەی لەسەر دەکەین لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنا و زیاتر ماڵنەوەی خەڵک و کاتی کەرەنتینە توندوتیژیەکان تاتاکان لە هەرێمی کوردستان گۆڕانکاریان بەسەردا هاتووە. توندوتیژی نوێمان لە چونکە چەند جۆرێک توندوتیژی هەیە دروست بۆ یاخود نەخێت. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر گرنگی وەرگێڕان لە سەرتاسەری جیهاندا. وەرگێڕان وەکو پیشەیەک سێر دەکرێت کە دەبێت تا سەرچاوەیەکی داهات بۆ کۆمەڵێک نووسەر. لە هەمان کاتیشدا دوو بابەت هەیە لەوەی کە وەرگێڕە جیهانیەکان یاخود زمانەوانەکان ئەرکێکی گەورەیان هەیە لەوەی کە هاوڵاتیانی خۆیان ئەوانەی کە زمانزان هین شارەزا بکەن بە شارستانێتی جیهانی، ئەدەبی جیهانی، بابەتە زانستە نوێ جیهانیەکان بە پێچوانەشەوە ئەو بابەتە گرنگانەی کە لە نێو وڵاتی خۆتدا هەیە بۆی بێ بە جیهانی وەری دەگەڕنە سەر زمانە جیهانیەکان. وەرگێڕەکانمان زمانزانەکانمان ئەم ئەرکیان جێبەجێ کردووە لە باشووری کوردستان. تەوەری دومی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری سێمیشدا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێک کە ئێستا زۆر لە نێو ناوەندەکان قسەی لەسەر دەکرێت، هەروەها گفتوگۆی گەشتیاری، بابەتی گەشتیاری لە ناو سەرتاسەری جیهاندا گفتوگۆیەکی زۆر گەورەی هەڵگرتووە، بە تایبەتی ئێستا کە هەنگاو بە هەنگاو ڤایرۆسی کۆرۆنا بەرەو کەمبوونەوە دەڕوات، بەرەو کۆنتڕۆڵکردن دەڕوات لە زۆربەی وڵاتانی جیهان شوێنە گەشتیاریەکانیان کردوێتەوە بە مەرج. لە بەپێی داتاکانی نەتەوەیە گرتووەکان نزیکەی 1 تریلیۆن دۆلار تاوەکو ئێستا زیان بەکردی گەشتیاری گەشتووە. لە هەرێمی کوردستان دەگوترێت 250 میلیۆن دۆلار زیان گەشتووە، بەڵام دەڵێن داتاکە زۆر لەوە گەورەتریشە. تاوەکو ئێستا هەنگاوەکانی ئاساییبوونەوەی سەردانکردنی گەشتیار بۆ ناو باشووری کوردستان و بەبێچوانەشەوە دەستی پێ نەکردووە بە شێوەیەکی گشتی و وەرزی گەشتیاریش زیاتر کۆمپانیا گەشتیاریەکان فڕۆکەوانەکان پشت بە ئەم کاتانە دەبەستن. ئەم کاتانە وەرزی گەشتیاریە نزیکەی مانگێک ماوە لە وەرزی گەشتیاریدا چ پلانێک هەیە و چ کارێک کراوە بۆ ئەوەی کە ئەم کەرتە گرنگە لە باشووری کوردستان زیانی گەورەی پێنەگادێندا و بەرەو جەژنانیش دەچین چ کارێک کراوە بۆ ئاساییکردنەوەی شوێنە گەشتیاریەکان و هاتنی گەشتیار. ئەمە تۆرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکانمان. لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر مۆبایل تیم یاخود تیمە گەڕۆکەکانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزانی و ڕێکخراوی UNCHR کە ڕێکخراوی کۆچبەرانی جیهانیە پێکەوەم تیمایان دروست کردووە لە ساڵی 2017ەوە. سەرەتا کاریان ئەوە بووە کە هاوکاری پەنابەران و ئاوارەکان بکەنەوەی کە ڕویان لە باشووری کوردستان کردوێتە بابەتەکان فراوانتر بووە سەرجەم خێزانەکان دەگرێتەوە. جۆرەکانی توندوتیژی زۆرن، ئەوەی کە لە سەرتاسەری جیهاندا چەند جۆرێک توندوتیژی هەیە کە بە فەرمی ئەمە لە سایتی نەتەوەیە گرتووەکان بڵاو کراتەوە. توندوتیژی جەسەدی، سۆزداری، کۆنتڕۆڵکردن لە بابەتی خێزانیا کە کەسێکیان کۆنتڕۆڵی ئەوی دیکەیان بکات، ترساندن و ڕاوەدونان، بێبەشکردنی دارایی. نەتەوەیەگرتوەکان و داتایی کە بڵاوی کردوێتەوە بۆ ساڵی 2019 دەڵێت 1 لە سەر 3 ژنان، واتە لە 3 ژن 1 ژن لە سەرتاسەری جیهاندا ڕوبەڕووی توندوتیژ دەبێتەوە. بێگومان داتاکانی توندوتیژی زۆرن، بەڵام بەشی زۆریان ڕوبەڕووی ژنان دەبێتەوە، دووهەم منداڵهانن دواتر پیاوان دێت. 3,300,000 منداڵ لە ئەمریکا گرفتی توندوتیژیان هەیە. لە 5 ژنی عێراقی ژنێکیان ڕوبەڕووی توندوتیژی جەستەیی دەبنەوە.
کە بابەتێکی گرنگە ئەم بابەتە کە قسەی زیاتری لەسەر بکرێن. ژنانی عێراق لە نێو خێزانەکانیان نەک لە دەرەوە لە ناو خێزانەکانیان لە سەدا 36یان توندوتوژی نەفسیان ڕوبەڕوو دەبێتەوە دەرونی، لە سەدا 23یان قسەیان پێدەگوترێت، لە سەدا 6یان توندوتیژی جەستەیی و لە سەدا 9یان توندوتیژی جستەییان دوودوتیژی جنسیان سێکسیان ڕوبەڕوو دەبێتەوە. لە وڵاتانی عەرەبیدا لە سەدا 25 خێزانەکان توندوتیژیان تێدایە. ئەم داتایان توندوتیژی بابەتی پەروەردەکردی منداڵ ناگرێتەوە بۆ نونەکە ئۆقوبەی دەدرێت یان بابەتیشی پەروەردەیی پێدەگوترێت، ئەمە زیاد لەوەیە. ڕێژەی توندوتیژی خێزانی لە عێراقدا لە سەدا 12 و پلەی حوتەمی گرتووە لە نێو وڵاتانی عەرەبیدا. گفتوگۆ دەکەین لەسەر داتاکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی توندوتیژی چەندە لە نرخێزانەکانی ئێمەەوە لە هەمان کاتیشدا لەم کاتی کەرەنتینە و مانەوەی زیاتری خێزانەکان لە ماڵەوەکە لەگەڵ هەنگاو ئاسایی بوونەوەی بابەتەکانیش بەڵام دەوام هێندە زۆر نییە لە نێو فەرمانگەکان لە نێو کۆمپانیاکان. داتاکانی توندوتیژی لە هەرێمی کوردستان چ گۆڕانکاریێکیان بەسەردا هاتووە، بەروەها گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتانی کە مۆبایل تیمەکان یا تیمی گەڕۆکان کاریان لەسەر کردو. بەیانداری هەرێکە لاوەڕێزان شنیار تۆفیق کە توێژەری دەرونیە لەو تیمانەوە ڕێز کاک دەرڕەشید ڕاهێشکاری یاسایی لە تیمەکان. خێربێن خانمان و دەست پێکەین لە بژدەرێکمەسە. شنیار خان، ڕۆڵی ئەم تیمانە چ کارێک دەکەن ئێوە و ئێوە سەردانی خۆتان سەردانی خێزانەکان دەکەن ڕاوێشکاریان پێ دەکەن، سەرجەم پسپۆریەکانتان هەیە لەم تیمانەیە؟ سەرەتا سوپاس، دەستان خۆش بێ بۆ بەرنامەیەکی بەم شێوەیە و ماندوو نەبن. بەڵێ ئەم تیمانە لە 2016 پێم وا بێت ئەفۆ لە 2017 مانگی 4 ڕێکخراوی UNHCR بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزان هەماهەنگی بەست کە چەند تیمێکی دروست کرد لە ناو بەڕێبەرایەتیەکانە لە هەولێر و دووهۆک و سلێمانی. وەکو سلێمانی دوو تیمە، تیمی 1 و تیمی 2 کە نەقیب سازگار سەرپەرشتیاری هەردوو تیمەکە ئەکات پێک هاتووە لە توێژەری دەرونی و کۆمەڵاتی و یاسایی. ئەم تیمانە خۆی سەرەتا کە دامەزرا بۆ ڕێگری بوو لە توندوتیژی بە پلەی 1 لە پەنابەر و ئاوارەکان زائیدەن هاونیشتیمانی. بەڵام بەهۆی ئەم زروفەوە لە 2020 کە بابەتی کۆرۆنا هاو هەموو جیهان وابزانم گیرۆدەی ئەم بابەتە بوو، تا ڕادەیەک ئیشەکانی ئێمە فراوانتری بە خۆیەوە بینی. دواتریش هێڵی گەرم بێمان نەچێت باسی ئەوە بکەین کە لەناو بەڕێبەرایەتیە هێڵێکی گەرم هەیە 24 ساعت ئیشەکات. ئەم هێڵە گەرمەش وای کرد ئیشی تیمەکان زیاتر فراوانتر بکە. کاتێک کەسێک کە ڕۆبەڕۆی توندوتیژی دەبێتەوە، هێڵی گەرمی بەڕێبەرایەتی توندوتیژی کە 190 ژمارەکەی، ئەو بەڕێزە پەیوەندی دەکات بەو ژمارەیەوە. ئەگەر کێشەکە خێزانی بێت، ئیحالەی سەنتەری ڕاوێژکاری خێزانی دەکات کە ئەمە لە ناو بارەکەی بەڕێبەرایەتیایە، سەنتەری ڕاوێژکاری و پێکهاتووە لە چەند بەڕێزێکی کۆمەڵاتی و یاسایی و دەرونی. ئەگەر دەروی خێزان بێ و جاری وایە کەیسەکە نایەوێت سکاڵا بکات چێتە مەرکەزەکان، پەیوەندی دەکات بەم دوو مۆبایل سیمەوە. یعنی ئێوە بابەتان بۆ چارەسەرکردن نەک بۆ سکاڵا تۆمارکردن؟ بەڵێ، کار لەسەر ئەوەتان کردووە. خۆتان بۆ خۆتان سەردانی شوێنەکە ئەکەن؟ لە ئێستا وەکو وتم بەڵێ کەرەنتین بۆ قەدەغی هاتوچۆ بۆ ئێمە ئەو ئۆفەرەمان نەماوە، ینی بەڵام پێشتر بەڵێ هاتوچۆی کەمپەکانمان کردو، هاتوچۆی تەنانەت دەرەوەی شارمان کردو. ئاسایی بوونەتەوە دەسەکەنەوە بەکارکردن. ئیشەڵا بەڵێ هاتوچۆی دەرەوەی شارمان کردو. ئەنجامە بێجگە لەوەش کە سەردانی ماڵانمان کردووە و ئەم بابەتە ماگانە هۆشداریمان هەیە، سیمینارمان هەیە لە قوتابخانەکان و ئەو شوێنانی کە زیاتر هەستی پێ ئەەکەین توندوتیژی تێدایە. ئێمە پێشتر کۆنتاکتەکەین لەگەڵ ئەو گەڕک و ئەو شوێنەیە، ئەنجا کە ئەو کۆنتاکتەمان کرد لەوێ چەند کەسێک کۆ ئەبنەوە و ئێمە هۆشداری دەدەین. ئەمە پێش کۆرۆنا، بەڵام لە ئێستاە ئەو بابەتەش وەستاوە، بەڵام ئیشاڵڵا کە کۆرۆنا بەرەو کۆتایی ڕۆی ئێمە دەست پێکەینەوە. باشدەر ئەو ڕاوێژکاریەکە بابەتەکان کە پێشکەشیەکەن تەنها بابەتی ڕاوێژکاریە یاخود دواتر ئەگەر هەنگاوەکان زیاتر بۆ نمونە بوو، ئەگەر چارەسەر نەکەوتە نێوانیان، ئێوە چ کارێکی دیکەکان چ هەنگاوێکی دیکە دەدەین؟ تەمە ئیزافم بۆ قسەکانی شنیارخان دوایەوەی کەم تیم مۆبایلانە دروست بوون
دوو ئامانجی سەرەکیە بوو یەکەم وشارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا بەگشتی بە تایبەتی ئەوانەی ئاوەرە و پەنابەرەکان کە بەشی زۆریان هیچ شارەزایەکان لەسەر یاساکانی هەرێمی کوردستان نەبوو و وشارکردنەوەیان و پێدانی ڕاوێژی یاسایی و ئاگدارکردنەوەن لەو یاسانەی کە لە هەرێمی کوردستانە جێبەجێ دەکرێت بە تایبەتی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی چکە بەنسبەت ئەوانەوە ئەم یاسایەکی تازە بوو چکە ئەو ئاوار و پەنابەرانی کە هاتوونە هەرێمی کوردستان لە کەمپەکان بوون هیچ زانیاریەکان لەسەر یاساکان نەبوو یاسایە نییە لە عێراق نەبوو و بەشی زۆری ئاوارە سووریەکانیش شارەزایەکان لەسەر یاساکان نەبوو لەسەر چۆنەتی سکاڵا تۆمارکردن لەسەر چۆنەتی مامەڵەکردن لە حاڵەتی بوونی تونوتیژی لەبەر ئامانجی سەرەکی لە هەردوو بابەتاکەکان ئاوارەکان و پەنابەرەکان ئامانجی ئەم تیم مۆبایلە لەگەڵ ئەم ڕێکخراوەکە لەگەڵ بەرەوبەراتی و تەنسیقی کرد و ڕێکەوتنامەی کردووە ئامانجە سەرکیەکە ئەو بوو کە ئەم پەنابەر و ئەوانە بەسەرکەینەوە کە دەستیان ناگا بە ئاسانی بۆ لایەنە پەیوەنددارەکان ئێمە بچین هۆشیاری یاسایی و دەرونی کۆمەڵاتیان پێبێن لە حاڵەتی بوونی کێشەیەکی لەو جۆرە ئامانجی دووهەمی جگەلەوەی کە وشارکردنەوە بووە خاڵی دوم ئەو بکە هاوکاریان بکەین لە کاتێکا کێشەیەکی خێزانی لە ناو کەمپەکانە ڕۆدا بە شێوەیەک هاوکاریان بکەین ئەگەر پێویستی بەڕاوێژی یاسایی بێ لە چۆنێتی سکاڵا تۆمارکردن لە پێدانی زانیاری چۆن وەرگرتنی مافەکانی چۆن سکاڵا تۆمارکە ئەوە لە ڕووی یاسایەوە لە ڕووی کۆمەڵاتی دەرونی و ئەگەر ئەو کەسە تووشی کێشەیەکی دەرونی ببێ هاوکاری دەکرێت ڕێنمایی دەکرێت جەلەساتی لەگەڵ دەکرێتەوە هاوکاری دەکرێت و ئەگەر حاڵەتەکان گەیشتە شێوەیەکی بڵێن قورس بوو لایەوان ئیحالە دەکرێتەوە تا ڕەوانەی شوێنی پەیوەندیدار تۆمارکردنی تر کاری ئێوە دەوەستێت ئێمە ئەگەر کەیسەکە بیندرا دوای ئەوەی کە سێری کەیسەکە کراوە زانرا کە ئەم کەیسە دەتوانرێت لە چوارچەوەی خێزانە چارەسەر بکرێت چارسەری خێزانی بۆ دەکرێت و دانیشتن لەگەڵ هەردوو ڕەگەس ئەگەر لە ناو خێزانە بن ڕێنمایان پێدرێت ئەگەر زانیمان چارەسەر دەکرێت و کێشەکە تەفاهمیان هەیە لێگەیشتنیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکە هاوکاریان دەکرێت بەردەوام جبین لەگەڵان دوای ئەوەی کە کێشەکە کۆتاییات لە ڕێگەی ئەم تەلەفۆنی کە پیانە درێ ئەو هێڵا کە ڕژمارە مۆبایلەکانیان لە ئەمێنێتەوە بۆ پەیوەندی دەکەن لە حاڵەتی بوونی کێشەکانیان ئەگەر زانیان کێشەکە گەورە بووان توانای چارەسەری نەما ڕەوانەی لایانی پەیوەنددارەکان دەکرێت بۆ تۆمارکردنی سکاڵا ئەو کاتە ئیش ئێمە لێوە کۆتایی دێ بەڵێ نامەیان پێپڕ دەکەنەوە کاتێکە بابەتێک گاتە ڕێک تاوان ئەو هەر لە نامەیەش بورە لەگەڵ تاوکردنی قورسایی یاسایی هەیە وەکو قورسایی بەڵێنامەی لە تونوتیژی خێزانی بەهایەکی یاسایی نییە بەڵام ئەو کەسە کە دێت بەڵێ من ئامادەم بەڵێ نەدەم کە جارێککە ئەم جۆرە تونوتیژە ئەنجام نەدەم پەنجەم بۆری خۆیەکە بەڵام وەکو بەهایەکی یاسایی لە دادگاکانە کەمتر کاری پێ دەکرێت بەڵام ڕەنگە ئەو کەسێک کە دێت بەرەوبەراتیە و بەڵێنی خۆیدا کە ئەم جارە دووبارەی ناکاتەوە یان ئەم جۆرە تونوتیژە ڕادەگرێت کۆتایی پێدێنێت ئەو بەڵێ نامە لای ئێمەدا وەکو دۆکومنت ئەیهێڵینەوە کێنە دۆسیەکانەوە ئەگەر لایەنی پەیوەندیدار لە دادگاکانە داوان لێکردین کە ئایا ئەم کێشەی پێشتر لە ئێوە هەبووە چکۆ زۆر دادگا داوا لە ئێمە دەکڵێ ئایا ئەم کەیسی کە لە دادگای ئێستا لە بەراکزی شورتەیە لە دەرگاکانی تونوتیژی خێزانیە پێشتر لای ئێوە ئەم کەیسە ئەم حاڵەت و قوربانیە هەبووە کە داوان لێکرد ئێمە ئەمە بە راپۆرتێک ئاگاداریان دەکەینەوە کە لەو بەروارەیە ئەم کەیسە لای ئێمە بووە ئەمەش بەڵێنامەی ئەم پیاوەیە کە تونوتیژی ڕابگرێت ئیتر ئەوە دادگا کار بەم بەڵێنامەی ئێمەرەکە یا ئەوەتا خۆی ئیجراعاتەکانی خۆی چۆنە بەردەوام دەبێت لەسەری سپاس شنیارخان لەم کاتی کەرەنتینە و زۆرترمانەوەی خەڵک ئێمە دوو بابەتمان گوێ لێ ئەبێ هەندێک کەس هەیە دەڵێ دەرفەتێکی باش بووە من لەگەڵ خێزانەکەممان ئاومەتەوە کاتێکی باشم لەگەڵ خێزانەکەم بەسەر بردووە هەندێک دەنگۆش دەبیستین کە دەڵێن توندوتیژی خێزانی توندوتیژی جەستەی سێکسی ئەمانە زیادی کردووە ئێوە لە ڕووی اختصاسەکە و کە ئێوە لە بەرناو بابەتەکان بابەتەکە چۆنە ئەوەیە کە پێکەوەبوونی خێزانیمان زۆری کردووە یان توندوتیژی زیاد بۆ لە ناو هەرێمی کوردستان بەڵێ هەروەکو بەڕێزت باس کرد دوو لایانی سلبی و ئیجابی هەیە بەڵام وەکۆی کە من لەم شوێنە ئیشەکەم و ئەم ماوەش کە کەرەنتین بووە ئێمە زیاتر بە تەلەفۆن بە ئۆنلاین ئیشمان کردەوە ئەتوان بڵم تا ڕادەیەک توندوتیژەکان زێکرۆ بەگشتی لە ناو خێزانەکان بەڵێ جۆرە توندوتیژیەکەن ئەوانەی کە زیادی کردووە بەڵێ ویستم بڵێم بەس بە حکمی ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان وەکو دادگا و مرکزەکانی سکاڵا تۆمارکردن نەبووە قەدەغی هاتوچۆ بووە ئەشێ ئەو کەسە بۆ شێوە مابێتەوە یاخود پەیوەندی بە تەلەفۆن پەیوەندی بە ئێمەوە کە یا بە خۆت بە هێڵی گەرمەوە
زیاتر توندوتیژی جەستەیی و توندوتیژی سێکسی لەناو خێزانەکانە زیادی کردووە هەردوو جۆرەکە بەڵێ هەندێک هەڵبەت ئەفۆ هەڵبەت ئەم جۆرە توندوتیژە کە باسم کرد ئەم دوو جۆرە لێکەوتەی دەرونیشی ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە توندوتیژی دەرونی دروست بکات و وەزائیدەن نەک لەسەر خۆیان لەسەر مناڵەکانیشیان کۆمەڵایەتیش دواتر بۆی زیادە بێت و بابەتانە بێت لە هەندێک جار زۆر باسەکرێ بە تایبەتی لە یەکێتی پیاوان دەڵێن داتاکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوانیش زیادی کردو لەم چند ساڵی کۆتادا ڕاستە وەکو کە من پێشتریش باسمان کردوانەی توندوتیژی خۆی بە شێوەیەکی گشتی لە جیهان لە هەموو جیهانە پەرەی سندووە یعنی توندوتیژەکە تەنها ئەوە نیە بڵین ڕوبەڕووی ئافرەت یا خود ڕوبەڕووی پیاوە خۆی بە شێوەیەکی گشتی پەرەی سندووە لە ئێستا شاخر لای خۆمان لە هەرێمی کوردستان زیاتر کە ئەتوت توندوتیژی بەڵام خۆی ئەڵێن توندوتیژی تا پێسەر لاانێ زۆر کەسێ ناوی بەڕۆبەراتەکەی بەش بە دروستی نەڵێ توندوتیژی دژی ژنان ناڵێ خێزانی بابەتەکە خۆی توندوتیژی بەعام هەر نەک لە ئێستا سەردەمی کۆنیشا هەر هەبوو بوونی هەبوو بەڵام کەسەکان درکیان پێ نەکردووە لە ئێستا ئەو هۆشیاریە هەیە ئەزان کە ئەم شتە توندوتیژیە ئەزانە ئەم شتە پێشێلی بەرامبەرە سنووری بەرامبەرە لە ئێستا کە ئەمەش هەیە و ئەم بابەتی کۆرۆنا و ساڵی 2020 بە دڵنیایەوە زیادی کردو بابەتێک تۆزە سرنجڕاکێش بوو بەلامەوە توندوتیژی سێکسی لە ناو خێزاندا مەبەستە چی بوو؟ بەڵێ منەکو توێژەیەکی دەرونی قسە ئەەکەم باسی بابەتی یاسایەکە ناکەم بەڵام لە ڕووی دەرونیەوە توندوتیژی سێکسی نەگل تەنها لە بینی کوڕێک و کچێکە بگرە لە بینی خێزانەکانە لە نێوان هاوسەرەکانە ئەشێ ڕووبات یعنی بەپێی ستاندارد و بەپێی داتای عالەمی توندوتیژی سێکسی و بە زۆر سێکسکردن لەگەڵ هاوسەرەکانە ئەچێتە بابی توندوتیژیواتە اختصاب ئەم سکاڵا تۆکردن لە کاتی کەرنتینە ئەمە زۆر بووە ئەمە لە جیهانە هەیە بە دڵنیایە لە کوردستانیشا هەیە بەڵام لەم کاتانەی کەرنتینە بەڵێ لەبەرەوەی خێزانەکان زیاتر لە ماڵەوەن ئەمێننەوە ئەم بابەتە زیای کردو بەس ئەشێت لە کۆمەڵگەی ئێمە کەمێک تا ڕادەیەک داپۆشراوتر بێ بەڵێ ژنان بوون یا پیاوان بوون وەکوتم یعنی توندوتیژی سێکسی بەرامبەر هاوسەرەکان حتمما پیاو ئەیکات بەرامبەر ئافرەت ئەی بە زۆر سێکسکردن لەگەڵ خێزانەکان بە زۆر ینی بابەتەکە لەوە بۆ پیاوان سکاڵیان تۆمار کردووە کە ژنەکانیان ساردن بەرامبەریان یان نەژنان تۆماریان کردووە کە پیاوەکان بە زۆر سێکسیان لەگەڵ ئەو بابەتی بەڕێزت یعنی ئەوە یاسای لەسرە بەڵام من وتم وەکو دەرونیە قسە ئەەکەم توندوتیژی سێکسی لەلایەن ئافرەتەکان ینی کە بەرامبەر ئافرەتەکان ئەکرێ پێ ئەوترێ اختصاب ئەمە تا ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی بابەتێکی یاسایی لەسەر نییە بەڵام لە ڕووی دەرونی و من باسیەکەم چینە لای یاساکە بۆ لای کاکوش دەڵێم بابەتانە زیادی کردووە ڕۆ یاسایەکەی چۆنە تامان ئەم جۆرە تاوانە لە یاسای بەرەنگاربوونی توندوتیژی خێزانی کە وەکو پێناسیەکی کرد بۆ ئەم بۆ ئەم توندوتیژی خێزانی چییە هەموو گفتار و کردارێکی تون دەکە پاڵنەرەکەی جیاوازی ڕەگەزی بێ لە نێوان ژن و پیاوە تا هەر کردارێکە وتەیەک بێ توندوتیژی جەستەیی بێ دەرونی بێ سێکسی بێ ئەوانە لە ڕیاسای بەرەنگاربوونی توندوتیژی خێزانی بە توندوتیژی ئەژمار کراوە بەڵام ئەوەی کە ئەم جۆرە تاوانە ناو خێزانە چۆنە بەداخەوە تا ئێستا لە عێراقدا و لە کوردستانیشە نەبووتە کەیسێک لە دادگاکانە ینی دەتوانم بڵێم هەموو دادگاکانی هەرێمی کوردستان عێراق بپشکنی و بگەڕی ڕەنگە سکاڵایەکی لەو جۆرە نەبێت کە ئافرەتێک سکاڵا تۆمارکە لەسەر ئەوەی کە شنیارخان بێسە سکاڵا ئەوە تۆمارەکرێت ئەمە نەبووتە سکاڵا تەنها ڕەنگە وەکو لێکەوتی دەرونی لەسەر ئەم جۆرە تاوانە ڕوویدا بەڵام وەکو سکاڵا تۆمارکردن لە دادگاکانە من مەرج نییە خۆیانی تۆ بەڵێ سکاڵا ئاکاتی تر تا ئەوچی سکاڵا لە یاسایی تۆمارەکە سکاڵایەکە کات دەردەدڵێکی خۆی گەێنەوە هەر سکاڵای پێوت بەڵێ بەڵێ بەبستمەنین لە ڕووی یاساییەوە لە ڕووی لە یاساکانی سزادانی عراقی شتێک نهاتو بۆی کە اختصاب بەو مانایە کە ئەو بێ وشەکە ناوی اختصاب بەرێ لە نێوان دوو خێزانە ناتوانانی ئەو پێناسی بەسەرا جێبێت وشەی اختصاب لە مەسلەی خێزانە ناتوانانی جێ بکەیە بڵێ ئەمە اختصابە بەڵام وەکو ئەو باسی کردنگە لاانە دەرونیەکانی کە ئافرەت ئەم جۆرە سکاڵایان ئەکەن لە بەڕێوەبەراتەکانی توندوتیژی خێزانی کە
هاوسەرەکانیان بە زۆر ئەماکەن بەڵام وەکو جناویش باس ڕەنگە ئەمە ئەویش هۆکاری کە هەبێ ینی ئێمە حاڵەتەکان دەبێت بە هەردوو دیوەکە ببین ئایا هۆکار چییە بەداخەوە لە کۆمەلگای ئەمە زۆر جار هەندێک نەخۆشی دەرونی وەکو عیبە سیرەکرێ ینی زۆر جار گرفتی دەرونی و جەستەیی شێ لە ناو خێزانەکە لاو یەک لە تاکانی خێزانە بە عیبە دەزانانی سەردانی پزیشکەکە ئێمە زۆر حاڵەتە بۆ هاتووە لای ئێمە ڕێنماییمان کرد بۆچی سەردانی پزیشکی دەرونی ناکە دەڵێ بەسەن پێیوا سەردانکردنی پزیشکی دەرونی شێتی ینی چەند حاڵەتی وامان هەوە لە سلێمانیا هاتووە دێتی جا بخۆ من شێت نیم بچی بچوومە لای پزیشکی دەرونی لە هەندێک حاڵەتە جاری وە هەیە کێشەکە کێشەیەکی دەرونیە بەڕاستی ئەو ساردەی کە لە بینی دوو هاوسەرەکە دروست دەبێت کە بەداخەوە ئەو هۆشیاریە نەبوونی هۆشیاری نێوان تاکانی کۆمەلگا ناو خێزانە بۆ ئەوی نەچمە زۆر وردەکاری بابەتەکان پێ دەچێت ینی هەرێکێک لەمانە پێشتر لەگەڵ شنیارخانیش قسەمان کرد ئەگەر بابەتە دەرونیەکەی و بابەتەکان زۆر شی بکەینەوە تۆزێک من حەزم لە زیاتر قسە لەسەر داتاکان بکەین دواتر لەوانەیە دەرفەتێکی کە قسە لەسەر بابەتە دەرونی و وردەکاری ناو یاسایەکان بکەین بەرە بوون زیاتر بابەتەکەم لەسەر بەڵام یەک پرسیارم بۆ دروست بوو شنیارخانەی بابەتەکە زیاتر پەیوەندی بە دەرونیەوە نییە ینی لە تاکی کوردی گرفتێک نییە لە مەسلەی جنسا لە نێوان ژنان و پیاوان بابەتەکان زیاتر ئەم جۆرە سکاڵانە کە تۆڵی ئێستا وردە خەریکە لای خۆمان دروستە بێت جۆرە شەرمێکی ژنان نییە جۆرە چەرمێکی پیاوان نییە کە بابەتانە وردە خەریکە دروستە بن لای ئێمەش خۆمە لە جیهاندا هەیە داتایەکە لە جیهاندا هەیە بەڵام تۆ کاڵێک تازە لە هەرێمی کوردستان بابەتە و سکاڵای ئەگەر تۆماریش نەکرێت لە ڕووی یاسایەوە بەڵام خۆسکاڵایەکی نەفسیە دەرونی هەرەکرێ وەکو وتمانی ئینسان کە سەرەتا دروست ئەبێت لە ڕووی فیسیۆلۆژی و بایۆلۆژی جەستەیەوە حتمما بەشی جنسی و ئەو بابەتەش لە ژنیشا هەیە و لە پیاویشا هەیە ئەمە ڕەبتی بە کەسەکە خۆیەتی بە ئەو جەستەی ئەو کەسە و بیرکردنەوەی ئەو کەسەوە یعنی نابێ ئێمە بڵێن پیاولایانی جنسی هەیە بەڵام ئافرەتنیەتی بەس ئەمە کۆمەڵگا و خێزان و پەروەردەی خێزان پاڵپشتە بۆ ئەوەی تا چەندێک ئەم کەسە بە تایبەتی ئافرەت لە کۆمەڵگا کراوەکاندا ینی ژنان زۆر بە ئازایانە باز لە جستە و پێداویستی سێکسی خۆیانەکەن بەڵێ ئێمە باسی نمونەیەک بۆ بکەم لەسەر ئەو بابەتە ئێمە هۆشیاریمان هەیە وەکووتم مانگی دوو جار سیمینارەکەین ئەچینە مەکتەبەکان و ئەو شوێنانی کە زیاتر گومانی تونوتیژی لێ ئەەکەن یاخود ئەو شوێنانەی کەمپی ئاوارە و پەنابەرەکان من وەکو خۆمکو توێژەرێک کە چوومەتە خوێندنگاکان بە تایبەتی یعنی هەستم کردووە ئەو کەسانە کە مامۆستا و بەڕێبەرە بەڕێزەکان کە لەوێ ئیشیان کردو ینی تەنانەت ئەوانش زۆر جەختانە سەر ئەوە کردێتەوە کە ئەمانە لە تەمەنێکی هەرزەکاریان بۆ نمونە خودی ئەمانە کوڕن یا ئەمانە ئەوەن بە فیلمێک بۆ جۆرە لێ نەدرێکە باسی لایانی جنسی ئەوان بکە یاخۆت چونکە ئێمە کوکاک پشت دەرەزانێت فیلمی دیکۆمەنتاریمان هەیە کە باسی توندوتیژی تۆڕی کۆمەڵاتیەکانەکات یعنی چەند مەکتب چەند شوێن ئەوەی ڕەت کردوێتەوە کە ئەو فیلمە لێ بدرێت لەبەر چی لەبەرەوەی کە بەشێکی تایە ئەو کەسە داوای ڕسمێک یا شتێکی بابەتێکی لەو جۆرە دەکات لە کچەکە بەڵام مامۆستای خودت بەڕۆبەرەکە ڕازی نەبووە کە ئەم شتە بە کوڕەکان بوتریا بە کچەکان بوترێ بەڵام لە کاتێکە ئەمە هەڵەیە بنەما پەروەردەیەکەمان بەو شێوە لە کاتێکە ئەمە هەڵەیە ئەزانین بۆچی کە ئەڵم هەڵەیە لەبەرەوەی کە ئەو کوڕە یاخود ئەو کچە ئەو هۆشیاری نەبێت لەو تەمەنەیە کە کەوتە تەمەنێکی ترەوە ئەشێ تووشی خەڵەتێ ببێ یاخود نەک بڵێن مامۆستا بەڕێزەکان و ئەوانی هەر دایک و باوکیش تا ئێستا لە پەروەردەی کوردی خۆمانە یعنی ئامادی ئەوانتیانەیە کە لایانی جنسی و سێکسی بۆ مناڵەکانیان ڕوومکەن ئای بە شتێکی نەهیلەکراودا بچمە سەر بابەتەکە کاتم نەماوە بێگومانی ئەنێ دەرفەتێکی دیکە بابەتی گرنگن قسە لەسەر و بابەتاکەین بۆی بەست لە بابەتەکەمان دوور نەکەین و وەڵام بەستم بوو ئەو جۆرە توندوتیژەکە زیاتر نقطەیەک ئیزافەیەک بۆ قسەکەم یعنی لە ئێستەیە ئەو هێڵە گەرمی کە ئێمە لە بەڕێبەراتی هەمانە ژمارەی 19 یعنی کە ئێمە وەکو خۆم داتا وەرئەگرم زۆربەی زۆری توندوتیژەکان سێکسی ینی سەرەتا لە خۆشەویستی ئەوەوە تەشەنەی کرۆ بۆچی ینی هەدەفێکی لە پشتەوە بۆ سێکسی بێگومان ینی تەکنەلۆژیا و گلۆبالیزم کاریگەریشی گەورەی هەبوو ینی ها بەڵێ بابەتێکی زۆر گرنگە ئەو بابەتە پێویستە خێزانەکان و هەموو کەس ینی کۆمەڵگەی کوردی بۆ لەمە دووە هۆشیاریان هەبێ سەبارەت بەم بابەتە کە چۆن خۆیان بپارێزن و چۆن مناڵەکانیان بپارێزن و چۆن بەرامبەرەکانیان بپارێزن بێگومان هەر خۆت بڵانکەینەوە قسە لەسەر ئەو بابەتەکەی چۆن کار بکەین بۆ ئەوی کەم هۆشیاریە بگاتە هەموو لایەک بابەتەکە لانەین کاتیشمان کەم ماوە کاک پشدەر ئێوە چی ئەکەن بۆ هاوکاریکردنیان بەڵێ ئێمەکو
بداات باسمان کرد ناونیشانی ئەم بەرەبەر ئەو کاری ئێمە ڕاوێژکاریە واتە ڕاوێژی دەرونی و یاسایی و کۆمەڵاتی بۆ ئەو قوربانانی کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە و هاوکاری پێشکەشکردنی هاوکاری دەرونی کۆمەڵاتی یاسایی و کە لامە زیاتر بوو ڕەوانەی لاەنە پەیوەنددارەکان دەکەین ئەگەر نەخۆشیەکی جەستەیی بێ لەگەڵ بەڕوبەراتی تەندروستیەکان پەیوەندیمان هەیە کە ئەم قوربانیان نێرین بۆ نەخۆشخانە بەرامبەر بەڵێ ببێ بەرامبەر و هەندێک لەو بوونکە تەندروستیانە و ئەو نەخۆش بەڕبەرات تەندروستی هاوکاریکی تەواوی ئەم نامەسمەوەی ئەگەر بۆن و هیچ نەخۆشخانەکانی ئێمە بێ بەرامبەر ئێستا تەندروستی بەس ئەگەر چارەسەرکردنی ئەو بابەتانە بکرێتە بابەتی مادی ئەم بابەتانە ئێوە بودجەتان لە بەردەسا هاوکاری و کەسانە بکەن ڕوویکردنی دەرمانی پزیشکی پشکنین ئەم بابەتانە لە ڕاستیدا ئەمە کێشەیەکی گەورەیە ڕوبڕووی بە زۆر حاڵەتی لەو شێوە هاتووە تەنانەت کری تاکسیەکەی پێ نەبووە و هاتووە مەسەلەن کری گەڕانەوەی پێ نەبووە ئەمە گرفتێکە بەڕاستی زۆر جار حاڵەتە بۆ ئێمە ڕەنگە کاتیەوە نەبێ باس لە کێشەی دارایی بکەین قەیرانی ئابووری بکەین کە لە کۆمەلگای ئێمە داوای کردو بەڕاستی ئێمە کە چۆن لە وڵاتە ئەوروپیەکان و پێشکەوتەکان ئەگەر کێشەی تونوتیژی خێزانی بۆ بێ کە ئافرەت و پیاوە گەڕان و تەو ماڵەوە تونوتیژی زیادی کردووە لا ئێمە سەرڕای ئەوەی کە ئەم تونوتیژانە زیادی کرد هۆکارێکی ئەوەیە کە بەتاڵە لە کۆمەلگای ئێمەدا زیادی کردووە تا لایەنە ئابووری و داراییەکە وای کردووە کە بەڕاستی تاک لە کۆمەلگای ئێمەدا هیچ پێگەیش ئابووری نەمێنێەوە خاوەن نەتوانانی پێداوی سەرچەکانی جانی دابی بکە ببێتە هۆکارێک بۆی کە تونوتیژی لە ناو خێزانەکان نەزیادکە ئەگەر چی لە وڵاتان هۆکارەکانی کە بێت لای ئێمە هۆکارێک ترێ ئەویش مەسلەی بێکاری و خراپبوونی دۆخی دارایی خێزانەکانمانە بەداخەوە باش شنیان خانوو کۆتا قسەت ئەو بابەتەی کە منویسم پرسیاری لەسەر بکەم بابەتەکە پەیوەندی بەلایانی دەرونیشەوە نییە بە پێختی ساسەکەی خۆت ئێستا ئێمە جگەلەوەی کە کەرەنتینین و ڤایرۆس ئەمانە لەسەر تاسەری جیهاندا سەرۆکی وڵاتەکان دێنە سەر شاشەکان دەڵێن خەمتان نەبێت ئێمە هەموو پشتیوانێکتانەکەی هەموو هاوکارێکتانەکەی بەڵام بەداخەوە لە ناوەرێمی کوردستان ئێستا موچە نییە دنیا قەیران هەیە گرفتی سیاسی هەیە گرفتی تەنانەت نەگونجانی بابەتەکان پێکەوەوە ئەمە هۆکارێکی دیکە نیە بۆ زیادبوونی ئەم داتانەی توندوتیژی بەڵێ بە دڵنیاییەوە هۆکارێکی سەرەکیە بۆ زیادبوونی توندوتیژی بۆ چارەسەری ئەم بابەتش ئێمە وەکوتم هۆشداریمان هەیە وەزائیدەن وەکو کاکپشدەر بەڕێز کاکپشدەر ئاماژەی پێکرد ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان کە پارێزەری خۆبەخشیتیایە ئێمە کەیسەکان ئیحالێ ئەو شوێنان ئەکەین کە پارێزەری خۆبەخشیشەکە وەزائیدەن کۆنتاکتمان هەیە لەگەڵ دکتۆرە بەڕێزە دەرونیەکان ئەوانیش لەسەر ئەستۆ ئەرکی خۆیان یا خۆت لە ڕێکخراوەکانە ئیشەکەن بە خۆبەخش ئەگەر بزانین کەیسێک پێویستی بە دکتۆری دەرونیە کورتی ئەی کۆنتاکتان لەگەڵ کەسانی دۆڵەمەند و کە کۆمەڵی کەسێ ئەگەر پێویستی خێزانێک گرفتێکی گەورەی دارایان هەبێ بە دارایی چارەسەرە بێ بۆیان چارەسەر بکەن تا ئەم لەحزەیە نەخێر شتیوانە دۆڵەمە دۆبەرێنەکانمان ناتوانێتە سەرخەت بەس ڕێکخراوەکان تا ڕادەیەک پاڵپشتی ئێمە بوون و هاوکاریان کردین و لێرە سپاسیانەکەین زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن سپاسانەکەن هەرێکە لاوەڕێزان شنیار تۆفیق تێژەری دەرونی و پشتە ڕەشید ڕاوێژکاری یاسایی لە مۆبایل تیمەکان سپاسانەکەم و تۆری بەرنامەکەمانە بووی دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردنە سەر تەوەری دومی بەرنامەکەمان
دەچینە لای تەوەری دوای بەرنامەکەمان لە تەوەری دوای بەرنامەکە قسە لەسەر بابەتی وەرگێڕان دەکەین وەرگێڕان بە دیوێکی دیکە کە ئەرکی وەرگێڕەکان زمانزانەکان لە باشووری کوردستان هەندێک کەس لەی لەم بابەتە دەکەن دەڵێن وەرگێڕەکان و زمانزانەکان بە ئەرکی خۆیان هەڵنەستاون لەوەی کە شارستانیەت و ئەدەبیاتی ئێمە بە تایبەتی وەکو باشووری کوردستان هاوڵاتیان بگەینی لە سەرتاسەری جیهان کەمترین کتێب بوو بابەتمان هەیە کە وەردەگەڕێتە سەر زمانە جیهانیەکان و لامان کاتیشدایە وەرگێڕەکان هەستاون بارکی خۆیان لە وەرگێڕانی ئەو شاکارە ئەدەبی و شارستانیت و زانستی و بابەتە گرنگانەی کە هەیە لە وەرگێڕاندا لە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز شەفیق قدرمان کردووە کە نووسەر و وەرگێڕیشا لە ڕاستەوخۆ لە ستودیۆکامان لە هولێرەوە گفتوگۆی لەسەر دەکەین کاک شەفیق ڕۆژ باش مەوێت سەرەتا و پرسیارە بۆ دەست پێ بکەم کە ئێمە لە ناو باشووری کوردستان گرنگی وەرگێڕانمان وەک خۆی بابەتەکە وەرگرتووە؟ بەیانی باش بەیانی خۆت و بینەرانی بەرنامەکەش باش ڕاستیکەی پرسیارێکی وەڵامدانەوەی پرسیارەکان دێ سەختە بەڵام بە هەر حاڵ دەبێت بڵێن کە وەرگێڕان وەکو پێویست هەر هیچ نەبێ ئەگەر کاتێک بەراورد بکەین لەگەڵ نەتەوەکانی دەور و بەرمان وەکو پێویست شەقلی خۆ و فۆرمی خۆ و ئاراستەی خۆی بە شێوەیەکی پێویستیانە بە شێوەیە کە کتێبخانەی حوزەداری ئێمە تێر بکات تێر نەکردووە ڕاستیەکەی وەرگێڕان لای ئێمە ناڵێم سەرەتایە بەڵام هەرچەندە ئەگەر لەم دوودەیە یان بە تایبەتیش لەم دەیی دواییەی تا ئێستا تەکانێکی باشی بەخۆوە دیت بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک تەماشای ڕەفەکانی کتێبخانەی کوردی دەکەین دەبینین لە هەندێک بابەتدا تا ڕادەیەک باشە و پڕ کراوەتەوە بەڵام لە هەندێک بابەتی دیکەدا لە هەندێک باسی معریفیدا لە هەندێک باسی فەلسەفی و سەرچاوەکانی دیکەی زانست و زانیاریدا دەبینین بەداخەوە کلۆڵە بەداخەوە چۆڵە بۆیە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تا ئێستا دیسان دەبێت بڵێم جێیداخە وەرگێڕان لای ئێمە هەوڵی تاکە کەسی خودی وەرگێڕا لەگەڵ میزاجی هەندێک لە دەستگاکانی کتێبفرۆشی و چاپەمەنی بۆیە دەستگایەکی وا ڕێکخرا و ئاراستەکرا و نییە بۆ ئەوەی شان بداتە بەر شانی ئەوەی کە زۆربەی سەرچاوە گرنگەکانی زانست و زانیاری شاکارە جیهانیەکان لە ڕووی ئەدەبیان لە هەر بارێکی دیکەی زانست و زانیاری و معریفە و کایی معریفی بن وەربژێڕێت بۆ ئەوەی خوێنەری کورد سەلیقی خوێنەری کورد تێ بکات و کتێبخانەی کوردی پێدەوڵەمن بکات ئەم بۆشاییە ئەم کەلێنە بەداخەوە تا ئێستا هەیە و وەرگێڕانیش نەیانتوانیوە بەو هەوڵە تاکە کەسی خۆی کە کۆمەڵێک ئاستەنجیان لە بەردەمە پڕ بکەنەوە ئەمە پێویستی بە لای لێکردنەوە بە ئاوەڕدانەوە باەخپێدانێکی جددی و گرنگ هەیە چونکە ئێمە بەتەنیا ناتوانین بەو شتێک کە ئێستا هەیە بگەینە ئاستێکی کە پێی بڵێن شارستان پێویستمان بە وەرگێڕان و یان بەهێنانی بەهاوردەکردنی ئەو بیرۆکە زانستی و معریفیانەی کە لە دەرەوە هەیە بەڵێ کاک شەفیق وەرگێڕەکانمان ئێمە ئەکادیمین گلەی زۆر لەوە دەکرێت کە وەکو خۆت گوتت لەناو کتێبخانەکانی ئێمە ژمارەیەکی زۆر کتێبی وەرگێڕاو هەیە بەڵام دەڵێن هەندێکیان شاکاری گەورە بوون هێندە تێک دراون یعنی کەسەکە ئەگەر بە زمانێکی دیکە بیخوێنێتەوە بە زمانی کوردی بیخوێنێتەوە چێژەکەی هەزارها دەگۆڕێت بابەتەکە گرفتەکە پەیوەندی بەوە نییە کە لە ناو ئەرێمی کوردستان بەداخەوە هەندێک کەس ئەگەر بزانێت زمانێک دەزانێ ئیتر دەبێت بە وەرگێڕ مەرجە کەسێک زمان بزانەی تر وەرگێڕە لێرەدا بەڕاستی کاتێ بمەوێ بەرسوی پرسیارەکەی تۆ بدەمەوە دەبێت لە خوردکردنەوەی وشەکانی نێو پرسیارەکەت ورد بمەوە تۆ دەڵێ ئەکادیمینیان ئەکادیمینین بەڵام لێرەدا پێناسی ئەکادیمی بوون ئەگەر بەو شێوە بێت کە لە سەرەتاوە خوێندن و ڕشتەیەکی تایبەتی بە وەرگێڕان هەبێ لە ئەنجامیشدا بەرهەمەکانی کارەکانی هەر لە ڕێگەی ئەو ئاراستەیە لە ڕێگەی ئەو ڕشتەیەوە ئەو ڕشتە خوێندنەوە بێت ئەوەی ڕاستی بێ ئەمە لە نێو وەرگێڕانی کورد و بەگشتیش لە نێو وەرگێڕەکانی دیکەشدا بەو شێوە زەقیەی بەدی ناکرێت لەلایەکی دیکەش پرسی ئەکادیمی بوون ئایا بەڕاستی ناواخن و
ناوڕۆکی خۆی لە شتەکانی دیکەش ئەگەر تەماشای سەر گۆڕەپانی ئەدەبیات و گۆڕەپانی نووسین ویان گۆڕەکانی معرفی لە کوردستاندا بکەین ئایا ئەکادمی بوونیان ئەکادمیاییەکانیان زانستگاکان ئەو پێوەرەستاندارداری ئەو ناوەڕۆکە تایبەتیەی خۆی هەیەی دەربەستیان کردووە دەرەقەتی هاتوون توانیویانە ئەمە پرسێکە ڕەهندێکە بەڕاستی قسەی زۆری لەسەر دەوێت لە لایەکی دیکەوە کە باس لە ئەوە دەکەی کە هەندێک لە وەرجێران هەیە ڕنگ بێ نادروستی و شاشی تێکەوت بێ بەڵێ ڕنگ بێ وابێ وەرجێران هەردوو بارەکەی بە باشی و بە ناباشی شاشی تێکەوت و دوستیشی تێکەوتووە ڕاستیەکەی ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ خودی خوێنەر دەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕەخنەگر دەگەڕێتەوە لای ئێمە بەداخەوە هەڵسەنگاندن بۆ نەکنووسین بۆ کاری وەرجێران بۆ ئەو کایە معریفەیە کە ئێستا هەیە بە تایبەتی لەو دوو دەی دواییدا تاڕادێک کتێبخانەی کوردی پێگوژاوەتەوە نییە هەڵسەنگاندنێک نییە زۆرێک لاوەی کە لایەنە باشیەکان بە ئەرگومەندەوە بە ئەرگومنت و بەڵگە و بەندەوە باز بکرێکە بۆ ئەوەی کاچی نووسەر یان کاچی وەرجێر کە لێرە قسەمان لەسەر بابای وەرجێرا بکرێت لەسەر وەرجێرانە کە قسەمان لەسەر ئەو مەسەلەیە ئەو هەڵسەنگاندنە ئەو ڕەخنەیەمان نییە بۆ ئەوەی لە دواتردا ئەگەر هات و ڕەخنەگرێک بەراوردی لەگەڵ زمانە ماکە خۆیدا کردەوە لە شێوازی نووسین لە ڕێنووس لەبارەی زمانەوانی لەبارەی ڕێزمانی و هەموو ئەو کایانەی کە وەرجێر لە دووتوێی کردە ئالۆزەکەی خۆیەوە دێنێتە کایە و دواتر بە بەرهەمەوە بە دەقێکی داڕێژراوی دیکەیەوە دێتە بەردەم خوێنەری کورد بەداخۆ ئێمە لە مەشیاندا کێماسێکی یەکجار زۆرمان هەیە ئەمە وای لێ کردووە کە ڕنگ بێ بڵێن مەیدانەکە تا ڕادێک بۆری و زۆری تێکەوتووە هەڵراوەتەوە سەر میزاج پرسیارەکەت پێ ببڕم بابەتەکە ئەگەر بێت و بۆ نمونە ڕەخنەگرمان نەبێت بەڵام خۆ مۆڵەت پێدانمان هەیە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە بەڕۆبەراتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەمان هەیە ئەی ئەمانە بە ئەرکی خۆیان نابێ هەستن سیر بکەن ئەمانە ئەم کەسە ئەم وەرگێڕانە ئەو شاکارە ئەدەبیە یان ئەو شاکارە شارستانێتی تێکداوە مۆڵەتی پێنەدان ڕاستیەکەی لەبەر نازانم چۆن ناتوانم ببمە داکۆچی کەر لەوان و وەڵام دەرەوەی ئەوان بەڵام ئەوەی بیستومە بۆ وەرگرتنی ژمارەی سپاردن بۆ مۆڵەتنامە کارێکی ئەوەندە قڕست نییە کارێکی ئەوەندە ئاسان نیە تەنە ئەوەندێتۆ کتێبەکە بە سیدی و بە دیزاینەوە دەبەی ئەوانش لەبەر ترسی ڕێگرتن لە ئازادی ڕادەربڕین کارەکە ئاسان دەکەن و ژمارەی سپاردن چ بە خودی نووسەر و وەرجێر هەروە چ بە دەستگای چاپیشەوە دەیدەن مەمەستم ئەوەیە پێشتر ئەو زۆرە نازانم ئەگەر ناوی سانسۆری لێ بنێنیان لە نێوان دوو جوود کەوانەدا لە کوردەواریدا کەوتۆتە سەرشانی دوای بڵاوبوونەوەی کتێبەکە دوای بڵاوبوونەوەی وەرجێڕانەکە واتە خوێنەر و هەروەها ئەو کاردانەوەی کە بەی دوای دادێ بەڕاستیدا لە ڕاستیدا ئەو کاردانەوانەی کە تا ئێستاش لەسەر کتێبەکان هەبوون لەسەر کوالیتی چۆنیەتی وەرجێڕان نەبوون زیاتر لەسەر ناواخنی وەرجێڕان بوون ئەگەر لە بابەتێک لە بابەتەکان وەرجێڕەکە یان نووسەرەکە بە بوێری دەستی بۆ شتێکی وروژاوی بردبێ ئەوە ڕنگ بێ لە کایەکی دینی لە سێکتەرێکی دینی یان لە سێکتەرێکی کۆمەڵایەتی یان لە سێکتەرێکی سیاسی یان لە سێکتەرێکی حیزبی جۆرێک لە سانسۆر هەبووە جۆرێک لە ناڕەزایی و جۆرێک لە بەرتەک و لە کاردانەوە هەبووە ئەم بەرتەک و کاردانەوانە زیاتر لایەنی بەرتەسکردنی سنووری دەربڕین بووە سنووری ئازادی بووە ئەو سنوورانە نەبووە کە پێویستە زمانی کوردی بەسەریدا بڕوا ئەکادمیای کوردی بە شێوەیەک لە شێوەکان مەبەستم لە بوونێکە کە بە لایەنی زمانەوانی بەلایەنە ڕێزمانی بەلایەنی هەڵی تایپ و هەروەها بەلایەنی باشی و چۆنایەتی باشی کتێبەکەدا بێ ئەمەیان وەکو سەرەتا باسم کرد یەکێکە لە گوێچوێرەکان یەکێکە لە ئاستەنگەکان لە بەردەم خوێنەر هەروە لە بەردەم وەرجێڕیش بۆ ئەوەی کاتێکە شتێک بەرهەمێک وەردەژێڕێ دواتر کاردانەوەی ئەوەی کە تا ئێستاش هەبووە کەم تا کورتێک ئەگەر خوێندنەوە یان ڕانانێکی باش هەبوو بێ بەڵام ئەوانی دیکە زیاتر کەوتۆتە نێو چوارچێوە و
نێو فۆرمی مجامەلە و دەستخۆشی کردن تا ئێستاوانە بووە کە بەهۆی ڕەخنەی توندەوە بەهۆی ڕەخنەی بە بەڵگەون بندەوە مەبەست بە ئەرگومنتەوە وا لە وەرجێڕێک بکرێ وا لە نووسێرێک کاک شەفیق ئەگەر بچمە سەر ڕشتەی خۆی بێنێ واز لەو ڕشتەی خۆی بێنێ واز لەو ئاراستەی خۆی بێنێ یان چاچی بکات و بەرەو باشتری ببا بڵێ باشە بەشەکەی دیکە پێچەوانەوە ینی ئەو بابەتانەی کە ئێمە خۆمان هەمانە لە بابەتی چی ئەدەبی بێ چ بابەتی زانستی بێت یاخود هەر بابەتێکی دیکە بێ ئێمە توانیمانە وەرگێڕەکانمان توانیویانە ئەم بابەتانە وەربگێڕن بۆ سەر زمانە جیهانیەکان یاخود بڵێن وەرگێڕی زمانی کوردی بۆ زمانە جیهانیەکان لە چه ئاستێکدا ئێستا لە باشووری کوردستان؟ بەڵێ ئەم پرسیارە زۆر دەکرێت بەڕاستی ئەم پرسیارە پەیوەندە بە خاصیتەکان بە ئەو کۆڵەگانەی کە وەرجێڕانی لە سەربەندە ئایا خاصیتەکان و مەرجەکانی وەرجێڕان چین ئەگەر کاتێک ئێمە تەماشای ئەو مەرزانە بکەین ئەو دەتوانین بە ئاسانی وەڵامی ئەم پرسە بدەینەوە یەکەمە هەر وەرجێڕێکی دەبێت بەلای کەمی زمان بێدەر لە زمانی زگماکی خۆی دوو زمانیان زیاتر لە دوو زمان بزانێ هەر وەرجێڕێک دەبێت پاشخانی ئەو وەرجێڕانەی کە بۆی دەکات لێوەی دەکات بزانێ هەر وەرجێڕێک دەبێت باش لە دەقەکە بگات هەر وەرجێڕێک دەبێت دەستپاک بێ خاڵی پێنجەم کە زۆر گرنگە کە چەقی بازنەیە هەر وەرجێڕێک دەبێت بڕست و توانستی داڕشتنەوەی دەقنووسکردنەوەی واتە داڕشتنەوەی جارێکی دیکە دەقەکە بەو زمانێک کە بۆی وەردەژێڕێ بکە ئێمە تا ئێستا بەشی هەرە زۆری وەرجێڕەکانمان بە حکمی ئەوەی کوردی زمانی زگماچیمانە و شێوەیەک لە شێوەکان دەسەڵاتمان بەسەر داڕشتنی زمانەکەدا دەستێجا بە باش یان بەخراپ ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەرکەکەش دەگەڕێتەوە سەر دەستنی شارکردن و ڕسەنگاندن لەسەر شانی خوێنەر و هەروەسە شانی ڕەخنەگەر بەڵام دەقنووسکردنەوە بە زمانی دووەم بە زمانی سێەم بە زمانێک کە هیچ زمانی زگماچی خۆت نیە بەڕاستی و ئاستەنگێکە ئەوە زەحمەتیەکە ئەوە پێویستی بە ڕاهێنان و بە پەروەردەکردن و بە فێربوون هەیە پێویستی بە چەندین ساڵ هەیە کە تۆ بتانی دەقێکی کوردی بخەیتە سەر کاک شەفیق ئەم بابەتە زۆر باسەکرێ من بەوەستم لە بابەتەکە ئەوە نەبوو بەڵام هەندێک جار وەرجێڕان هەیە ببوورە هەندێک جار وەرجێڕان هەیە بۆ نەوەرگێڕی زانستیە ینی ناچمە سەر ئەو مناقەشەیە ببوورە بەڵام وەرگێڕی زانستی و ئەکادیمی هەیە دەڵێن شەرت نیە ینی دەقەکە داڕێژیتەوە ئەمە دەبێ وشە بە وشە بکرێت چونکە ئەمە گرفتێکە ئەگەر بابەتە من ناچمە سەر ئەو بابەتە بەڵام مەبەستەکەی من لە بابەتەکە ئەوە بوو ئایا ئێمە وەکو وەرگێڕەکانمان توانیمانە بابەتە ئەدەبیەکان شارستانێتیەکان زانستیەکان ئێمە کەسمان هەبووە لەوانەیە داهێنانی گەورەی هەبوو بێ لەو بابەتان هەیە بەڵام قەتیس ماوە تەنها لە چوارچەوەی کوردستاندا بابەتەکە ئەوە نییە کە وەرگێڕەکانمان من نازانم زۆر دەگمەن ئەبینی کتێبێکی کوردی وەربگێڕێتە سەر زمانە جیهانیەکان گرفتیمان نییە لەو بابەتەیە؟ بەڵێ هەڵبەت گرتمان هەیە لەو بابەتە ئێمە ئەگەر لە کتێب خاسەری کتێبخانەی کوردی بکەین ئەگەر لە وەرجێڕان لە زمانەکانی دیکە بۆ زمانی خۆمان گرفتمان هەبی لەوێەوە هەتا ڕادێک کلۆڵ بیندا لەوێ هەژار و نەدار بین ئەوە لە بەرامبەرەکەیدا لە وەرجێڕانی پێچەوانەدا تەواو دەق قسەکەی تۆ وایە ئەمە گرفتێکی زۆر کەمان هەیە ڕەنگ بێ ئەو وەرجێڕانەی کە لە زمانی کوردیەوە بۆ زمانەکانی بێگانە وەری دەژێڕن لە زمانی لە ژمارەی دەستی پەنجەی داهات و دەستەکە تێ نەپەڕێ بۆیە حەقە ینی کە باس لە وەرجێڕان دەکەی یەک تایەکی لایەکی وەرجێڕانەکە بایەخی وەرجێڕانەکە ئەم پرسەیە کە تۆ هێناوتەگۆ بۆیە پێویستە وا باش بوو کە ئەو کە دەستگایەکی وان کە خەمخۆرێک کە دەستگایەکی توانستدار و ئاراستەکراو هەبێت بۆ ئەوەی شتە باشەکان ئەو شتانەی کە لە نێوان کوردی بەتایبەتی لە ئەدەبیات و لە شعردا کە بە شاکار لە قەڵەم دەدرێن وەربگێڕێنە سەر زمانەکان کە بەوەی ئەو کتێبان ئەو وەرجێڕانەوە ئەو دەقە وەرجێڕاوە ببێتە باڵوێزی زمانی کوردی ببێتە باڵوێزی هزر و بیری کوردی لە نێو بێگاناندا بەداخەوە ئەم کارە ئەم کردە کەمە بەڵام لە بەرامبەردا شتێکی دیکە هەیە بۆ نمونە کۆمەڵێک گەنجی کوردێک تازە پێگەیشتووی کورد لە وڵاتەکانی بێگانەدا بە زمانی بێگانە دەنووسن واتە خەم و ناسۆرەکان و ژانی ناواخنی ئەوەی کە خۆیانە نێوهەناوی کوردەواری نێوهەناوی خۆیان وەکو تاکێکی کورد پەروەردەبووی کوردستان کە دەستنە دەرەوە یان کە زمانەکە بە باشی دەزانن دەیخەنە
ئاستێکی دیکە دەیخەنە سەر زمانی وەرجێڕانی دیکە بۆ نمونە لە نوێترین شت کە من بەڕاستی جێی دەستخۆشی و ئاماژە پێکردنە ڕۆمانەکەی کچانی دووکەڵ و ئاگری ئاڤاهومایە. ئاڤاهوما کچە کوردێکی ئەو دیوە دەڵێ کە ڕۆمانێکی نووشوە کە نزیکەی 10 ساڵ خەریک بووە لە مقابلەکانی لە دیدارەکانی دەڵێ بۆ ئەوەی کەسی بێگانە ئینگلیز زمان کاتێت بۆ چەند ساعتێک ئەم کتێبە دەخوێنێتەوە بێتە کورد تا هەست بکە ئەو دا هەست بە ژان و ناسۆر و دەردەکانی کورد بە خۆشی و ناخۆشیەکان بەکارە باشی و بەکارە دزێویەکانیەوە بکە. ئەمە ناڵێم جێگەی وەرجێڕانی گرتوتەوە، بەڵام ئەمەش جێگەی دەستخۆشیە. هەر لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەی ئێوە و بەرنامەکەی ئێوەشەوە دەبێت ئەو هەواڵەش بگەێنم کە شەڕەفی وەرجێڕانی ئەو ڕۆمانە لە داهاتوویەکی نزیکدا بەمەسپێرراوە. مەمەستم ئەوەیە کردەی وەرجێڕان بە گشتی لە لای کوردەواریدا کێشە و گرفتی زۆر هەیە، ئاستەنجی زۆر هەیە لە نێویشیدا ئەو تایەی کە بۆ دەرەوە بێ وەرجێڕانی پێچەوانە لە کوردیەوە بۆ زمانەکانی دیکە دووبارە دوو هێندە سێ هەندەی دیکە ئاستەنگ و سەختانجی هەیە. بەداخەوە لەم بارەیەوە ئێمە کلۆنین حەقە ئاوڕێکی جددیش لەو بارەیەوە بدرێتەوە. لە وەکو وەرگێڕەکان گرفتی زمانەوانی و ڕێزمانیتان بۆ دروست نەبووە؟ بەڵێ زۆریش ڕاستیدا من وەکو بابایەکی وەرگەر بە ڕای خاکەڕایانەی خۆم دەڵێم لەبەر نەبوونی کۆمەڵێک ژیرروگرفتی سەرەکی لەبارەی نووسینەوە، لەبەر نەبوونی زمانێکی یەکگرتووی کۆدەنجی یان ئەوەی کە پێی دەگوترێت زمانی ستانداردی کوردی، لەبەر نەبوونی ڕێنووسێکی یەکدەنگ ڕێنووسێکی یەکگرتو، لەبەر نەبوونی قاموس و فەرهەنگێکی یەکگرتو، ئێمە کێشەی وەرجێڕانمان لەو بارەیەوە هەیە، کێشەمان بۆ دروست دەبێت بە تایبەتی لەبەر ئەو دوو خاڵی هەم لەبەر نەبوونی ڕێنووسەکە و هەروەها لەبەر نەبوونی فەرهەنگەکە وای کردووە دەقە وەرجێڕاوەکانمان ببێتە مای قۆمایی کێشە بەوەی کە بەڕای من وەرجێڕانێکی باشە لەو ڕووەوە بەبەدەر لە ناوەڕۆک و گواستنەوەی ناوەڕۆکەوە لە لای یەکێکی دیکە بە ڕێنووسێکی دیکە بە شێوازێکی دیکە بنووسرێ. ئەمە ئەگەر کە بۆ نووسین بۆ سەر تاپای نووسین زەحمەتیەکە ئەنی ئاستەنجێکی یەکزار زۆرە کە دەبوایە هەریس نەبی دابوو دەستگا فەرمیەکانی پەیوەندیدار لەسەر ئاستی باڵایەوە خەریکی ئەم مەسلەی بووان. ئەو مەسلەیەکی ئەوەندە قورس و مەسلەیەکی ئەوەندە سەختیش نییە، زۆر بە ئاسانیش دەکرا. هەوڵی پێشەنگەکانی ئێمە کەڵە نووسەرەکانی ئێمە ئەوانەیە کە لەو بارەیەوە لەبارەی ڕێنووس و لەبارەی فەرهەنگ و لەبارەی نووسینێکەوە کارێکی زۆر مەزنیان کردووە، دەکرا ئەو دینگەی ئەوانە و بناغی ئەوانە کە دروستیان کردووە ساختارەکە بە جوانی باڵەخانەکە بە جوانی دروست بکرێت و وەرجێڕی کوردیان ئەو کەسێک کە دێت فێر زمانی کوردی دەبێت تووشی ئەم گێرە و بگرە و کێشانە نەبێت. پێویستیمان بە یاسایشی تایبەت بە وەرجێڕان و زمانی ستاندەرد نییە بۆ ئەوەی کار ئاسانی زیاتر بۆ ئێوە بکرێ؟ بەڕاستیدا من وەک کەسێک کە هەندێک پاشخانی قانونیشی هەیە دەبێت بڵێم کە زۆر ئەو پرسێر دەکرێت لەم فڵانم پرس پێویستیمان بە قانونێک هەیە بە یاسایەکە، بەڵام خودی ئێمە دەبێت خودی ئێمە لە چەمچی قانون بە جوانی شی بکەین و تێبگەین. قانون هەر ئەوەندەن دابڕێژێت. قانون دوو سیفەتی یەکزار گریژی تێدا هەیە. یەکەم گشتگیریەکەی، دووەم جێبەجێکردنەکەی. بەداخەوە لای ئێمە قانون هەر بۆ دروستکردن و بۆ داڕشتنە، بۆ قسە لەسەرکردنە لە هەردوو لایەنە گشتگیری و زەبری قانونی بۆ یان جێبەجێکرایەکەی لە کایەدا نییە. بۆیە ئەگەر کاتێک قانون بە گشتی ماناکەی خۆی وەرگرت لە کوردستان و کۆمەلگەی کوردستان بۆ کۆمەلگەیەکی سروشتی قانونی ئەوەی کە دەگوترێت ڕول ئۆف لۆ و دەوڵەتی قانونی تێدا مەیسەر بوو بێگومان باری نووسین، باری وەرجێڕان، باری کۆپیڕایت پێویستی بە قانونێکی تۆکمە هەیە، پێویستی بە قانونێکە کەس لەسەری کە کەس لای نەدا سەرپێچینەکە کاتش کە سەرپێچی کری کە پێشێل کرا ئەوە تووشی سزا برێ. بێگومان هەموو بارەکانەکانی کایەکانی ژیان پێویستیان بەوەیە لای ئێمەش ئەو پرسێکی زۆر بە هەند هەڵگیراوە دەبێت حسەبی بۆ بکرێن نەوەک بەو شێوە پاشاگەردانی و تا ڕادەیەک کراوەی و ببوورە بە بەڕەڵاییش بڕواتە سەر ناڕوات و ئەمە کێشە بۆ ئێمە دەنێتەوە و لێکەوتە و ئەنجامێکی خراپشی دەبەکو تا ئێستا لەسەر ڕۆیشتووی. کاک شەفیق ئەم پرسیارە لەوانەیە بکەم لێت هەندێک
بابەتەکە لەوانەیە پەیوەندی بە اختصاصی خۆتەوە نەبێ بەڵام هێندە شارەزاییت هەبێ ئێمە لە هەموو جۆرەکانی وەرگێڕانمان هەیە بۆ نمونە زانستی ئەدەبی ئەکادیمی لەم بابەتانەیە ئێمە گرفتمان نییە من زیاتر ئەوەی کە ئەیبینم زیاتر وەرگێڕە ئەدەبیەکانن. زۆر دروستە زۆر ڕاستە ئێمە گرفتێکی یەکجار زۆر قوڵ گرفتێکی گەورەمان لەبارەی زانستەکان لەبارەی کایە و بوارەکانی دیکەی زانستی هەیە لەو بارەوە هەوڵی تاکەسی هەیە هەبووە بەڵام زۆر کەم ئەو هەوڵانە لە پەنجەی دەست بەداخەوەتە ئێنە پەڕیون هەرچی بوارە ئەدەبیەکەیە لە نێو ئەدەبیشدا ژان ڕۆمان ڕنگ بێ تا ڕادێک مەیدانەکە ئاوەدان بێ بەڵام لە بوارەکانی دیکەدا لە بوارەکانی معریفەکانی زانستیەکانی دیکەدا لە باری مێژوو لە باری فەلسەفە لە باری زانستە ڕوتە مجەڕەدەکاندا ئەبستراکتەکاندا لە باری بیرکاریدا بەڕاستی ئێمە پێویستمان بە وەرگێڕانی زۆر لە شاکارەکان زۆر لە سەرچاوەکان هەیە ئەمەش دەگەڕێتەوە دیسان ئێمە کە لە سەرەتایی بەرسوی پرسیارەکەی تۆدا بە گرفت و ئاستەنگ و سەختانگە و دەستمان پێکرد بەداخەوە پێدەچێت کۆتایی بەرنامەکەش هەر بەهێنانەوەی ئەو دەردە دڵانەی ئاستەنجەکان قەیرانەکان نەبوونی لەو بارەدا کەمتەرخەمی یان کورتهێنی کێماسی کاک شەفیق بۆ کۆتا بێ بابەتەکە خۆت گوتت کاتمان نەماوە ئێوە پێشنیارتان چییە؟ چی بکرێت بۆ ئەوەی کە بنەمایەکی گەورەی وەرگێڕان لە باشووری کوردستان ئەگەر تاوەکو ئێستا بنەمایکی گەورەمانەبێت چی بکەی بۆی بنەما گەورەکەمان هەبێ؟ بەڕاستی دەبێ نابێ دەسەڵاتدارە فەرمیەکان لەسەر ئاستی باڵا لەبارەی کایی نووسین لەبارەی کایی چاپکردن و بەتایبەتیش لەبارەی کایی وەرگێڕان بەو شێوەی ئێستا ڕۆیشتووە بێباک و کەمتەرخەم بن بۆیە پێویستمان بە دەستگایەکی توانستداری ئاراستەکراو هەیە بژێوی وەرگێڕەکان و دەستەی لەسەر بنیاد بنرێ بۆ ئەوەی هەوڵ بدرێ هەری هیچ نەبێ شاکارە گرنگەکان کتێبە ناودارەکانی لەبارەی سەرجەم کایە زانستیەکانەوە بەتایبەتی لایەنە زانستیەکانەوە دواتریش کۆمەڵایەتی و ئەدەبیەکانەوە وەربجێڕێن بۆ ئەوەی کتێبخانەی کوردی چیدی لەو کڵۆڵی و لەو هەژاریەدا نەمێنێتەوە و خوێنەری کوردیش تاچی کوردیشی لەسەر ڕابهێنرێ ناچار نەکرێت تاچی کورد پەنا بۆ زمانەکانی دیکەدا ببا بۆی بەو زمانەی بخوێنێتەوە بۆیە پێویستە لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی و دواتریشەوە هەموو ئەو کتێبانە هەموو ئەو سەرچاوانە لەبەردەستی خوێندکاری کورددا بن. زۆر سپاس بەڕێز کاک شەفیق خدر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمانەوە لە هەولێر لەگەڵمانە بووی سپاس بە بەشداریکردنتان لەم تەوەرەیە. لە بڕکەیەکی دیکە کە لە بەرنامەکەمان ئامادەمان کردووە لە کاکەیەکان لە دوای ساڵی 2023ەوە بەتەبایەتی لە سنووری پارێزگای کەرکووک نینەوە و خانەقین لە دیالە گرفتێکی گەورەیان بۆ دروست بووە بە بەردەوام هێرش دەکرێتە سەر شوێنە پیرۆزەکانیان گۆڕستانەکانیان لە سووتاندنی دەخڵودانیان لە ڕفاندنیان لە تیرۆرکردنیان کۆمەڵە گرفتی گەورەیان بۆ دروست کردەوە خۆکو خۆیان دەڵێن بە هەموو زمانەکان بە هەموو شێوە گرفتەکانی خۆمان دەگەیان بەڵام تاوەکو ئێستا دەگێک نەبوو ژێمان لێ بگرێ. ئێستا خانمە هونەرمەندێکی کاکەیی لە ڕێگەی هونەرەوە ویستێتی ئەو دەنگە بگەیەنێت فیچەرێکمان لەسەر ئەو بابەت ئامادە کردووە. ناڵەیەک بۆ نەهامەتی کاکەیەکان. ڕەحمەتتان بەیە و وەجەرگ سووتیام دیسان ئارۆ من کۆسم کەفتان فەلەک چەنی من ڕاستنیەن چەفتان دیسان برە و کەس شوێنکەوتوانی دینی یاری لە ساڵی 2023ەوە لە عێراق گەلێک نەهامەتیان بەسەرداهاتووە داوای سۆزێک دەکەن بۆ کۆتایی هێنان بە گرفتەکانیان. دەڵێن لە زۆر ناوەند و شوێن هاوارەکانمان گەیاندووە تاوەکو ئێستا گوێمان بۆ نەگیراوە دەیەوێت لە ڕێگەی هونەریشەوە هاوارەکان بگەێنێت.
لە سنووری کەرکووک و نینەوەیش شوێنە پیرۆزەکانمان قەبرسانەکانمان هەمووی لە ناو چووە تێک دراوە نزیکەی 300 شەهیدمان داوە و زیاتریش لەبەر ئەوەی بەس کاکەین و ترسی ئەوەمانیش هەیە جینۆساید بکرێن گۆرانیەکەی بە زاراوەی ماچۆی هەورامی گوتووە یەکەم ژنی کاکەیە بەو شێوەزارە گۆرانی دەڵێت شێوەزارێک کە تێکستی ئاینەکەیانی پێنووسراوە و بە مەبەست لە گۆرانیەکەیدا بەکاری هێناوە ئەوەی ڕاستی بێ ینی بەداخەوە هەنێ سنوور هەیە سەیرم کرد ئەم زمانە زمانی ماچۆ یاخود گۆران خەریکە کاڵ دەبێتەوە لە ناو دەچێت ئەم زاراوەیش هەڵم بژارد لەبەر ئەوەی زندوی کەمەوە هەیە لە ناو کاکەیەکانە بە ماچۆ قسەکەن بەڵام زۆر بەکەمی ئێستا بۆ نمونە خۆم لە ماڵەوە لەگەڵ منداڵەکان بە ماچۆ قسەکەم لەبەر ئەوە کە زمانی ماچۆ هەر بە زوندێتی بمێنێ ڕاست کار بۆ ئەوە دەکات لە داهاتوودا بە هەمان شێوەزار چەند بەرهەمێکی دیکە پێشکەش بکات ڕاوێژ بە کەسانی شارەزا لە بوارەکەدا دەکات بۆ ئەوەی شێوەزارە مێژوویەکەی کورد بگەشێننەوە ئێمە جارێ ئەمانوێ ئازارەکە بگاتە ماچۆزارەکان کەوە ئەوەی کە خەمخۆری خۆمانە ئەوەی بە ماچۆ قسە بکەواتە ئاگای لێتە بێ کاتێ تۆ براکەت لەگەڵ تابێ و دراوسێکەت و خزمەکەت لەگەڵ تابێکەوە لە خۆتن ئەوانی کەش بێگومان دێنە سەر ڕێگە کەمە ئاینی و نەتەوەیەکانی کوردستان کولتور و فۆلکلۆرێکی دۆڵەمەندیان هەیە بێ هیچ بربەستێک کاریان کردووە بۆ خستنە ڕوو گەشە پێدانی تاوەکو ئێستا داتایەکی فەرمی لەسەر ژمارەی کەمەنەتەوەی و ئاینیەکان لە باشووری کوردستان نییە بەڵام بە شێوەیەکی گشتی نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە مافی کەمەنەتەوەی و ئاینیەکان لە هەرێمی کوردستان ڕازین بەڵام گرفتە گەورەکە لە ناوچەی داریەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە ڕەمینە ڕەحمەت گەلی کوردستان کەرکووک دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان لە تەوەری سێمدا گفتوگۆ دەکەین لەسەر پلانە گەشتیاریەکان بۆ ڕۆژانی جەژن و ڕۆژانی دواتر ئەم ماوە کورتەی کە ماوە بۆ وەرزی گەشتیاری ڕاستە هەندێک خێرا بە بابەتن پێ دەڵێم بۆی چمەلای میوانەکانم دەڵێ نەتەوەگرتووەکان بەپێی راپۆرتی فەرمی وڵاوی کردوتەوە کە لە ساڵی 1950 تاوەکو ئێستا هێندە زیان نەگەشتۆ بە کەرتی گەشتیاری لەوەی کە ئەمساڵ گەشتووە زیانەکان تەخمینەکرێ بە لە 1 تریلیۆن دۆلار بێت لە 158 بۆ لە 178 گەشتەکان کەمی کردووە و لە هەرێمی کوردستانیش باس لەوە دەکەن کە 250 میلیۆن دلارە بەڵام باستەوە دەکرێت کە زیاتری 250 میلیۆن دلارە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و پلانەکانی کەرتی گەشتیاری بۆ جەژن و بۆ ڕۆژانی داهاتوو کە ئەم کاتی کەماوە زۆر کەس دەڵێن دەبێت لەگەڵ کۆرۆنا خۆمان ڕابهێنی نابێ سێکتەرەکانی ژیان هێندا بەداخراوی بمێننەوە بەخۆ پارێزی بکرێنەوە میوانداری هەریەکە لا بەڕێزان و هاب ئەمینمیکەمان کردووە کە بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجێەوە بەڕێز ڕێژین ڕەوف بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکان ڕۆژ باش بەخێر بێت کاک وابسەرتا لێوە دەست پێکەمە 35 ناوچەی گەشتیاریتان هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە ناوچە گەشتیاریەکانتان کراونەتەوە بۆ ڕۆژانی جەژن و ئەم ماوە کەمەی کە وەرزی گەشتیاری مانگێکی ماوە چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە گەشت و گوزار هێندەی دیکە زیانی پێنەگات بەیانی بەڕێز و بینەرانی گەلی کوردستان باش تەبەن سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی زیاتر لە 36 خاڵی گەشتیاریمان هەیە سنووری بەڕێوەبەرایەتی مایمە چەند خاڵێکی گەشتیاری هەیە دەوڵەمەندە لەوانە سروشتی جوانی پارێزگای هەڵەبجە و شارە زور و هەورامان هەروەها گەشتیاری ئاینی مەرقەدەکانی شێخانی نەقشبەندی لەگەڵ عەبابێلێ و هەروەها پیرۆزی هاوار لەگەڵ سەرگەتمان هەیە باوەناوسمان هەیە بۆ ئاینی کاکەیەکان شوێنەواریمان هەیە مۆنومنتی هەڵەبجەمان هەیە چارەسەریمان هەیە ئەمە کۆمەڵی خاڵی گەشتیارین بێژگە لە سروشتە جوانەکانی کەش لە سنووری پارێزگای هەڵەبجەمە هەمانە
تەبان ساڵی ڕابردوو گەشتیارێکی زۆر ڕووی کردبووە سنووری پارێزگای هەڵەبجە بەڵام جێگەی داخیم ساڵ بەهۆی بوونی ئەو ڤایرۆسی کۆرۆنا و وڵابوونەوە تاکۆم ساتەش مەسان لەم مانگەدا وردەوردە قۆناغ بە قۆناغ خەڵدراوە تر ناکرێت ژیان بوەستێنین ئێمە ئامادەکاری ئیمساڵمان بۆ پێشوازی لە گەشتیاران جێگەی داخە ساڵی ڕابردوو لەم کاتانەدا ئێمە بە بڵاوکردنەوەی پرۆشر و پێدانی پێداویستی خۆڵ و خاشاک و علاگەر لە گەشتیارەکان و پاک و خاوێنی بەڵام ئێمە لیژنەکانی بەڕێوەبەراتیشمان نەوەستاون کەوا بەردەوام دابشمان کردو بەسەر شوێنە گەشتیارەکاندا بەڵێ ئێستا قەدەغی هات و چۆیە کەوا گەشتیار و نەکاتە سنوورەکان بەڵام بۆ سنووری پارێزگای هەڵەبجە و سنوورەکانی سلێمانی و گەرمیان و ئەوانە ئێمە ئامادەکاری خۆمانمان کردو بۆ سنوورەکە هەر کەسێک گەڕوو بکاتە شوێنەکەمان ئێمە لە پێشوازی دەدەین لە ڕۆژانی جەشندا ناوچە گەشتیارەکانتان کراوە بێ ئێمە کراوە بن بە مەرجە تەندروستیەکان ئێمە پێشتری سەدانی هەموو شوێنەکانمان کردووە بەڵێ ئاگاداری بەسەن هەموو شوێنەکانمان قسە لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکانەکەم و چاودێریکردنیان بۆ چۆن لای کاگڕژین بامان شێوە ناوچە گەشتیارەکانی دووکان کراوە دەبن بۆ کاتی جەژن بەڵێ ئێمە دوای ڕاوێژمان لەگەڵ بەڕێز خایمخامی قەزای دوکان کە سەرۆکی ڕوبەڕووبوونەوەی بوەردی کۆرۆنایە لە قەساکەیەوە بەڕاوێژ لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتیمان ئێمە لە زووەوە بە کۆمەڵی ڕێنمایی تەندروستی شوێنە گەشتیارەکانمان کراوەتەوە بۆ میوانانی خانەخوێی سنووری پارێزگای سلێمانی واتە بۆ شوێنەکانی ترنیەت تەنها تایبەتە پارێزگای سلێمانی چکە لە بازگەکان ڕێگە نادرێ بە کەستر داخڵی ناوچەکانی تری پارێزگای سلێمانی بێ بۆیە لەبەرەوە ئێمە هەر لە زۆوە ئامادەکاری تەوامان کردو سەرجەم پرۆژەکانمان بەڕووی هاوڵاتیان و گەشتیاریانی خانەخوێدا کراوەتەوە ینی گەشتیار لە ناوەڕاست و باشووری عێراقیش ڕێگە پێدراونی بێت لە بازگەکانەوە ئەوە لە بازگەکانی دەرەوەی سنووری قەزای دوکانەوە ڕێگە نادرێت ئەوانە بێنە داوە زیانێکی گەورە نییە بە دڵنیاییەوە ئێمە کەرتی گەشت و گوزار زەرمەترین کردووە ئەگەر ئێمە وەکو خۆمان باسی بکەین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە کە ڕوویداوە لە سنوورەکەمانە لەبەرەوە زیانەکان ئەگەر دیراسە بکرێ زیاترە لەو حەزمی کە بە کۆمەڵە گریمانە زۆربەی وڵاتانی جیان وڵاتە پێشکەوتوەکانی ژیانی ئێستا سنوورەکانیان کردوەوە گەشتیاریان بۆ دێت بەڵام بە هەندێک مەرجی ڕێنمایی و تەندروستی وە گوتم ینی کەس نازانێت کۆرۆنا تاکەی بەردەوام دەبێت تاوکو ڤاکسینە دۆزرێتەوە کۆرۆنا شەر بەردەوامە تاکەی ئەم داخراویە دەمێنێتەوە لە دەستی گەشت و گوزار ئێوە خۆتان گفتوگۆتان نەکردووە کە پلانێک هەبێت کەرتی گەشتیاری مانگێکی ماوە وەرزی گەشتیاری بە دڵنیاییەوە دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەراتی گشتیمان لە هەماهەنگی تەواوان بۆ ئەم بابەتە و ئەوانیش گەیشتونە و قەنەعەتەی کە لە نزری کاترا بڕیارێک بدرێ بۆ ئەم بابەتە چکە ئەوەی کە بینیمان لە زۆربەی وڵاتانی چواردۆریشمان ئەگەر تەماشا بکەین وەکو میسر سنوورەکانی بەڕووی گەشتیارانە بە تەواوەتی کردوێتەوە تورکیا خەریکە وردە ئاسایە بێتەوە قەنەعاتە فەرموەرن خۆشمان گەیشتوینە ئەو قەنەعاتە ئەبێ ئەم ڤایرۆسە خۆمانی لەگەڵا بگونجێنین چکە ئەمە تر ئەکەوێتە سەر تاکەکان خۆمان تاکپارێزی خۆمان بکەین و خۆمان بگونجین لەگەڵیان ناکرێت ئێمە هەر بەداخراوی و باری ئابووری و ژیانمان بۆستێنین لەبەر پەتایە کە ماوەی 5 مانگ بۆ 6 مانگە ئێمە ئەناڵێنین بەدەستەوە داتاکت لای تۆ لە سنووری بەڕێوەبەراتەکەتان چەند زیانتان پێگەشتووە لەم کاتی زمانی داتا کاگرەبین زۆر قورسە زمانی داتا کۆمەڵە کەسی مختصەوێت کە بێ بیکا بە ژمارە بەڵام وەکو ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە ئێمە تا ئەم کاتە لە ساڵی ڕابردووە نزیک بووینەوە لە 400 بۆ 500,000 سەردانکە بۆ سنووری قەزای دوکان و سەیرانگاکانی کە ئەمە ڕێژەیەکی بەرچاو بووە وەکو ئاماری نافەرمیش کە دەستەی گەشت و گوزار ئەڵێ هەر تاچێک کە دێتە سنوورەکەەوە حسابی ئەوی بۆکە بەس گەشتیار بێ 3 وەرەقە خەرجی ئەکایتر خەرجی لە بازارە لە سەرفکردنە بە کابینە بە کەپر یا بە هەر شوێنێ ئەمە ژەگەر زەر بیکەین بڵێ ڕێژەیەکی بەرچاو خەڵکو و خاوەنی پرۆژە زەرمەند بۆ لەوەی کە گەشتیار لەم ماوەیە ڕووی تێ نەکردو 250 میلیۆن دلارەکەەوەی کە دەستی گەشت و گوزار ڕایگەیاندوە زیاترە ئەمانە نافەرمین ئەوەی کە نافەرمیە و لەوتە بێژی دەستەی گەشت و گوزارەوە من گوێبیستی بووم ئەڵە زیاتر لە $9 ملیار لە شەژمانی ڕابردووی ساڵی پارە ئەگەر بەراوردیکە مە ساڵ زەرەر گەیشتووە بەس ئەمە سەرچاوی نافەرمین ئەمە دیراسەیەشی وتنیە لەسەر بابەت مام ساڵ ئێوەش هەر داتایەکتان نیە لە سنووری هەڵەبجە چەند زیان گەشتووە بە ناوچە گەشتەکەریەکان خۆی بەپێی هەموو شوێنەکان ئەو ساڵی ڕابردووش بەهۆی کۆتایی شەڕی داعش بوو کردنەوەی سنوورەکانی ڕۆژهەڵاتی ئێران کوردستان و ئێران بوو ژیانی خەڵک باش بوو موچە هەبوو لە ڕادە بە دەرگەشتیا ساڵی ڕابردوو ڕووی کردو شوێنەکان ینی بەو شێوەیە کە ساڵی ڕابردوومان ئەو شوێنانەی سنووری پارێزگای هەڵەبجە ئەو شوێنە گەشتیاریانە کە هەبوون ئەگەر دوکانێک بە نمونە بینەوە گە ساڵی ڕابردوو 5 ملیۆن کرێکەی بوو بێ ئیمساڵ دوو بەرامبەر کری هەبوو خەڵک چاوەڕوانی ئەوەیەکرد مە دڵنیاوم زیان لەوانەیە
زیاتر بوو بێت لەوەش لەبەرەوەی ئاماری دادایتەوە لە بەڕێوەبەتی گشتیمانە و گەشتیان کە ڕوو دەکەنە شوێنەکان لەبەری ئاماری دقیق لە خاڵە سنووریەکان و مەتارەکان هەموو ئەوانە دقیق ئەوان لای ئەوانە بەڵام ساڵی ڕابردوو جاری وا بەنمونە بێنینەوە لە سعات 12ەوە بۆ هاوینەواری ئەحمەداوە خڕێگە قەت ئەبوو خاتو چۆ نەبوو بۆ ئاوێسەر لە 12 نیوەڕەوە گەشتیار نێتوانین بشێتە کۆتایی خاڵە گەشتیاریەکان ئەوەنە گەشتیار زۆر بوو مەسان بۆ هەر لە چاوگەوە ناو هەڵەبجە هەموو شوێنەکانی هەورامان بگرە هەمووی پڕ بوو لە خەڵکی گەشتیاری و سێران کرد بەڵام بەراورد بکرێ ئەو هەموو کە هەلی کارە و ئەو هەموو خەڵکە لەوێ ئیشێکرد دەستی کار هەبوو زیان من سەردانی ناوچە گەشتیاریەکان کە ڕێنمایەکان چین ڕاستپاردەکان چین بۆ ئەوەی کە خۆی ئامادە بکات و بەبێ گرفت بگاتە ناوچە گەشتیاریەکان ئێمە تەنسیق لەگەڕ ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەڵەبجە و لیژنەکانی قایمەتان لیژنەکانی خۆشمان بەڕێوەبەراتی من ئەو ڕێنمایانەی کە لە ڕێژیم وتی لە دەستە و هەروەها لە بەڕێوەبەراتی گشتیمان لە سلێمانی پێمان دەگات چاودێریکردنی هەموو شوێنەکانی من ڕێنماییمان خۆ پارێزیە مەسان بۆ خاوەن مڵکەکان یا ئەوانەی کەوا ڕێستۆرانتیانەیە ئەو خەڵکانی کە دێنەوێ دابنیشن هەوڵ بدرێت لە نزیک یەکترەوە نەبن لەبەروی مەسان شوێنەکان فراوان شوێنی هەورامان تۆ گەر خێزانێک لێرە دامشیکیان لە شوێنێکی کە ئەوانەی زیاتر خواردن پێشکەشەکەن یان ئەوانەی کە پارە وەرەگرن دەستکێش و دەمامکیان پێبێک لە نزیک یەکەوە نەبن پاک و خاوێنی لە شوێنە گەشتیاریەکان ئێمە ڕێنمان بەر هەمویانت داوە ئەگەر بێت و ئەوانە پابندەمت بەڵام وەکو ئەوانەی کە هاوڵاتی ڕوو دەکەنە سنوورەکە زەحمەتە تۆ بتوانانی سێتەرە بکەی بەسەر هەر هەموو کەسەکانە بەڵام ئێمە بە خاون مڵکەکان و کەپرەکان و شوێنانەی کە لەم کاتە هەورامان خەڵک زۆر سەردانیەکە لەبەرەوەی کە ئیترەوە جەژنە و وەرزەکەش وەرزی گەرمایە بەڵام هەورامان فێنێکترا ڕێگەکانیش بەداخەوە تاکو ئێستا زۆر بچووکن لەینە قەرەباڵخێکی زۆر زۆر دروست دەبێت هەر لە ماوەی ڕابردووە دروست بووە چی ئەکەن بۆ ئەوەی ئەو قەرەباڵخیا دروست نەبێت بۆ ئەوەی کە لە دواترە چکە هەر ڕێنمایەکان لە ماوەی ڕابردووە کە کەم کرانەوە خۆپارێزی کەم کرایەوە بەداخەوە خەریک بوو کارە ساتێک ڕووبات و نەخۆشیەکە هێندە بڵاو بووە چی ئەکەن بۆ ئەوەی جارێکی کە ئەم جەژنە جژنی ڕابردوو بوو بە زیانێکی گەورە بۆمان ئەم جەژنش نەبێ بە زیانێکی گەورە تەندروستی مەبەستم ئێمە ساڵانی ڕابردوش لیژنەکانمان لەگەڵ تەواوی لیژنەکانی مەحافەزەت و ئەوانەی هەموو بەڕێوەبەرەکان ناحیەکان مەسان بۆ نمونە بیارەیە زیاتر گەشتیار ڕووتێکە لەگەڵ خورماڵایە تەواوی هێزە ئەمنیەکان هێزەکانی تەندروستی هێزەکانی بەرگری شارستانی و فریاکەوتن و ئەمانە هەرموو لە سنوورەکە بن و پۆلیسی هاتوچۆ ئەمانە بەردەوام بە هەر هەمووانەوە لە خزمەتی گەشتیارانە بۆ ڕێنماییمان پێداون چاودێریکردنە چاودێریان دەکەن بۆ ئەو ڕێنمایانە جێبەجێ بکرێت قەرەباڵخی زۆر دروست نەبێ بێشک وتم کە هەموو هێز ئەو هێزان لەگەڵ لیژنەکانی ئێمەش بەردەوامیمە لە چاودێریکردن لە چاودێریانەکەین کە قەرەباڵقی دروست نەبێ بەردەوام لیژنەکانمانە گەڕێنێ مەسان پێش ئەمە ڕۆکە بێن ڕۆژی پێشتر ئێمە کۆبوونەوە لەگەڵ لیژنەکانمانە کردو هەموو ڕێنما ئەو ڕێنمانەی کە لە بەڕێوەبەراتی گشتی و کە پێمان گەشتووە یا لە دەستەوە کە یێتە خوارەوە ئەوانە ئێمە پابندی تەواوی ڕێنمایەکان و ئەو ڕێنمانەیە ژووری ئۆپراسیۆنیش بۆ خۆپارێزی بەردەوام بێشک ئەبێ بە خەڵک لەوەش وشیارتر بێکەوە ئەبێ خۆی بپارێزێت تازە جارێکی تر مەسان بۆ نمونە ئاماژی پێدرێمانەوە لە ماڵ و کەس نازانێت کاتێکی کێ وەڵێ بێشک ئەبێ خەڵک وشیار بێمە هوشیارانە و کەناڵەکانی ڕاگەاندیش مەسان بوون بەردەوام لەسەرەوە کە باسەکەن ئەو خەڵکانی کە دەچنە شوێنەکان ئەبێ جارێکی خەڵک خۆی بپارێزێت کاکڕێژین لە جای ڕابردوو لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە تاوەکو پێش جەژنیش ڤایرۆسی کۆرۆنا لە کۆنتترۆڵا بوو داتاکان هێندە زۆر نەبوون لە جەژنا لە بەروی خەڵک زۆر تێکەڵیان کرد ڕێنمایەکان جێبەجێ نەکرا خەریک بوو لە کۆنتترۆل دەرچوو بابەتەکە ئێستا خۆشببختانە هێور بۆتەوە بابەتەکە چ کارێک کراوە یان بە دیوەکەی گەیە چاودێری وردی ناوچە گەشتیاریەکانەکەن بە هەمان شێوەی هەڵەبجە بۆ ئەوەی کە ئەم گرفتە تەندروستیانە دروست نەبێتەوە بەڵێ ئێمە لە دوکانە بە بەردەوامی لیژنەکانی پشکنینی بەڕێوەبەرایەتیمان سەرجەم شوێنە گەشتیارەکان بەسەرکاتەوە و بێوچان نییە نەخێر من لێرەوە جێگەی دەستخۆشی و تەقدیرن کە بێژێدانە داوامی فەرمی لەگەڵ لیژنەی ئابووری قایمقامەتی قەزای دوکان کە بەڕست قایمقام زۆر هاوکارمانە بە دەستخۆشیەوە بەردەوام ئێمە بە سەر شوێنە گەشتیارەکانە ئەسوڕینەوە و ئاگاداریان پێدەین و بەردەوام تەشجیعیانەکەین بۆ ئەو بابەتانەی کە تایبەتن بە ڕێنمایی تەندروستی و تا ئەم ساتە ئێمە لە سنووری قەزای دوکانە ڕێگامان نەداوە بە هیچ حەفلە و لایڤ میوزیکێک تاوەکو کۆبوونەوەی بەدڵنیاییەوە لە جەژنی شارڕێ بە هیچ کۆبوونەوە و تەجەمع و لایڤ میوزیکێک نادەین لە پرۆژەکانی سنووری قەزای دوکاندا کاتم زۆر کەم ماوە وەکو دوا بابەت گەشتیاریەت بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر ببێ لە هەمان کاتیشدا ڕێنمایەکان چۆن جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە هەم گرف بۆیە دروست نەکەم گرف بۆ خۆیان دروست نەبێت و نەبێتە هۆی ئەوەی کە دڵ ناخۆشیێک ڕووبات بۆ کەسە و گوتم بۆ گەشتێکێت و یەت کاتێکی خۆش بەسەر بە
چی بکەن هاوڵاتیان وڵای ڕێمایەکان ئێمە داوایان لەکەین پابندی ڕێنمایەکانی هاتوشۆ بن کە دێنە سنووی قەزای دوکانەوە یەشە لە خاڵە ئەساسیەکانە دووهەمیان ڕێنمایی تەندروستی پێویست ناکە ئێمە هەموو جارێ هەموو کەسێ بابەتی ڕێنمایی تەندروستی دووبارەکەینەوە هەستەکەم هاوڵاتیان خۆیان گەیشتون ئەو ئیجبارتان کردوون لە شوێنەکان بۆ تاقیمدا بنرێت بەڵێ ئێمە لە پرۆژەکانمانە بەڵێ ئەوە هەیە و کەسانێکی پرۆژەکان بڕێوا بن بەڵێ ڕێنمای تەندروستیەکان 100% جێبەجێکن و لە دوای بەتاڵبوونی شوێنەکانیشان بەردەوامی شوێنەکانیان خاوێنەکەنەوە و ئەوانەی کە ئۆتێل و مۆتێلیشن بە بەردەوامی موادی تاقیمی لێەوە داوا لە هاوڵاتیانیشەکەین کە دێن بۆ سنووری پارێزگای قەزای دوکان ئەفو هەوڵ بن تەجەمع نەکەن و هەوڵ بن بە شێوەیە دابنیشن تێکەڵاوی نەکەن لەگەڵ هەندێک کەس بە تەمای گواستنەوە و نازانم چیە لەوەی ڕێگە بەوانە نادەین ئێمە هەوڵمانداوە لە 20 کەس 30 کەس زیاتر زۆر بە کورتی ئێوە ڕێنماییتان چیەوە ئێوەش بە هەمان شێوە ڕێگە بۆن ئاهەنگ ئەم بابەتانە لایەن طبعا ئەوانە هەر ڕێگە نادرێت ئەوەی کە قەرەباڵغی بێ زیاتر ڕێگە پێ نادێت بە دەڵام داواکارین ئەو خەڵکانی کەوا دوکەنە سنووری شوێنە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە خۆپارێزی بکەن پشتیوانی لە هێزەکانی بۆ نمونە هێزەکانی ناخۆ ئاسایشە پۆلیسی هاتوچی هەوان بە دروست نەکردنی قەرەباڵغی لەسەر ڕێگەکانە بەروی سروشتی هەورامانەوە ڕێککەوتوکەوە ڕێەکانی تەواس بچووکتر و سەختترە تۆزێ هەروەها جێبەجێکردنی تەواوی بڕیارەکانی لیژنەی ئۆپراسیۆنی ژوونی پارێزگای هەڵەبجە و هەروە لیژنەکانی گەشت و گوزار ئێمە داواکارین کەوا و خەڵکانیان بۆ گەشتێک گەن بکەوە خۆشی بە کاتێک بەسەبەرن بەڵام نەبنە بۆ هۆی ئەوەی کەوا کارەساتی خوانە کردە ڕووبداد گەشتەکان بێتە شتێکی سپاس هەرێکڕێزان و هەب ئەمین میکە بەڕێوبەری بەڕێوبەراتی گەشت و گوزاری هەڵەبجە و بەڕێز ڕێژن ڕەوف بەڕێوبەری بەڕێوبەراتی گەشت و گوزاری دوکان سپاس بۆم تۆری بەنامە لەگەڵمانە بوون سپاس بۆی کە تاو کەسە بینەرمان بوون سپاس بە هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ